بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی گوڵستان لە هەر جێگەیەک بینەر و بیسەری ئێمن جوانترین سڵاوتان لێبێت لە سێم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا شێخ فاتح هەروەها برایەن و کاستی تەواوی بەرنامەی گوڵستان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین. ئەم ڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیوایی کە جێگەی ڕەزامەندی خۆی پروردگار پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست سوود و کەڵکیان لێوەربگرن تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێننەوە. مامۆستا جان سڵاوی خوارد لەبێت. سڵاوی خوارد جنابی شکر حاڵەتە دروستی الحەمدولله. خۆشەویستانم هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕشێ بەسەر ماڵ و حاڵ و ژیانتانە، دڵتان پڕ بێ لە ئارامی و پڕ بێ لە ئاسایشێک کە خۆی گەورە بۆیە نێرێت، پڕ بێ لە ئیطمئنانێک کە مانگی ڕەمەزان ئێمە داوایەکەین کە خوایە بمانگەێنە بە ئیطمئنان و دامەزراوی ئیمان سەقامگیرمان کە لەسەر تەقوا و خواناسی چێژی ئیمانمان پێ ببەخشە. هەرچەنە کاکدانە یەکێک لە خواناسانە فەرمێت چێژی ئیمان تۆ وەختی وهەیە نوێژەکەی حەز بە چێژێکی معنەوی زۆر جوانەکەیت. ئەفەرمێ مەرج نییە چێژی ئیمان بۆ هەموو کەسێ باش بێ، یعنی لەوانەیە لە ئەجرەکەم کاتەوە کاتێک کە تۆ چێژێکی باشە بینی لە قورئان خوێندنەکەت لە نوێژەکەت بەشێک لەوەی کە چێژ نابینیت، یعنی وا هەست مەکە نزیک نەبوویتە تۆ لەخوا، لەوانەیە خوای گەورە ئەو بەشەش کە بەشی چێژە هەڵیەگرێ بۆ قیامەت بۆت، ئەوەش ئەبێتە ئەجر و پاداشتێکی گەورە بۆ. لەبەرەوە مەرج نییە ئێمە لە هەموو شتێکە چێژێکی معنەوی ئیمانی وەربگرین. جارەوە تۆ لە بەخشینە کەسێک پارەیە کە بەخشێت چێژێکی معنەوی زۆر زۆر خۆشیتیان لەو کەسی کە وەریەگرێ زیاتر تۆ خۆت چێژی لێبینی، بەڵام جارەوەشی تیانە کە تیانە بارتەقای ئەجرەکە زیاتر بێت گەورەترە. لەوە نەترسین ئەوە عیبادەتەکە قوڵەوەکەم بنانانە هیچ ترسینە چووکە لەوانەیە خی گەورە وەکو یەکێک لەو زانانە فەرمێ خی گەورە ئەو بەشەشی هەڵگرتوێ بیخاتە سەر بەشە ئەجرەکە کە لە قیامەتە دەستەکەوێت. ڕاستە. ئەوسا دوێنێ باسی ژیانی ئیمامی عومەرت کرد یەکێک لە خەلیفە ڕاشیدینەکان، وەبزانم بڕیارە ئەمڕۆ باس لە وەفاتەکەی بکەیت وانە جا پێش بەڕێی تۆ ئەوە باس بکەین یا بچینە لای شێف و دوایی بینەوە ئەو باسکەین حەزەکەم بەڕێی تۆ بێت باش بینەرانی خۆشەویست ئەچینە لای شێف دیار بزانین ئەمڕۆ شێف دیار طبعاً بێگومان بەرنامەی گوڵستان یەکێک لە پایەکانی چێشتخانەی گوڵستانەوە نیە بزانین لە چێشتخانەکەی ئەمڕۆ شێف دیار چی بۆ ئامادە فەرمامۆستا ڕاستەکی دەڕۆیت لە ڕاستی. سلام علیکم. جاتەوە قەول لەگەڵ ناکەین بۆی تۆ دەستت وانە لە خواردنانە ئەوەی مامۆستا شێف دیار چۆنیت؟ باشی قوربان. ئەمڕۆ پێشی تیژە ئەرەوەڵا ئەمڕۆ لە سێم ڕۆژی ڕەمەزانین بەتەمای چی ئامادەکەی چی ئامادە نەکەی جاون لەسەر ئەو چەقۆیانەش دوای پرسیارێکی لێ یەکەم ئینشاءڵڵا. وەڵا ئەمڕۆ گۆشتێکمان هەیە سوورەکەینەوە لەگەڵ زەیتی لەگەڵ زەیتونە سوورەکەینەوە زەیتون بەکارهێناوە بەڵێ بە زەیتون و سوورەکەمەوە بۆ لەگەڵ بیبەرە بیبەری تون بەڵێ ورد ناکرێن بیبەرە سەرەتای کوڵێنی دوایی بە نەرمیندا لەگەڵ گۆشتەکە کە پێگەیشت ئەوەکەی بەسەرێ و ئەو سوورکردنەوە بە چۆری و ئەمە خۆی یان بە زەیت سوورەکەیتەوە؟ وەڵا بە زەیتی کاشۆکە سوورەکەمەوە ئەمە چاوی تۆزە کەمترەوە بەڵێ ڕاستە. شێف دیار شتێکم بیستوە مامۆستا شێخ فاتح نازانم ئەڵێن ئەو تەختەیە یان ئەو چەقۆیی بۆ گۆشتجنین بەکارهێنی ئەبێت جیابێ لەو چەقۆ و تەختەیە کە بۆ بابەتەکانی ترکاک شێخ فاتح ئەمە ڕاستە شێف دیار؟ بەڵێ هەم جەم کردێتەوە ئەمە بەس بۆ گۆشت و بۆ پیاز و شتانە بەس بۆ زەڵاتەوە بۆ میوەکان بۆ تامەکەیەتی ئەگۆڕێت یا بۆ میکرۆبیش نابێت میکرۆبی فەرقیان هەیە تەختەکان بەڵێ زۆریش باشە. پرسیارێکی تر شێف دیار تەختە بێ باشترە یان ئەو پلاستیکە ڕقانەی کە لە ماڵە هەیە سپی و ڕەنگانکانی تریشان هەیە کامیان تەندروستە کامیان پاک و تەمیزترە؟ ئەم تەختانەوەکوی قەسابەکان نی بڵێ بێ هەر لە کۆسەرێ بیت پاکرێتەوە ئەمە کێشەی نابێت ما پاکرێتەوە بە خەسالێک لاچ لە ناو بچێ پاک ینی پیسەکی لە ناو بەڵێ کەمتر لە ڕۆژی ئەمانە پلاستیکەکان هیچ زەرێریشی نییە ینی پرسیارم کرد لە تەندروستیوانان هیچ کێشێکی نییە. جەهانە شوشەیە ناشکێت کێشی بە ئەرزەکەشە ناشکێت ئەوە هەزۆر زۆر بەخۆتەوە بەس تۆزە ئیشی ناخۆشە هەیە ها جیڕێ تۆزە هەیە پێی زعادە بێت ئەوەی هەیە تۆزە جیڕەی تەپەتۆرە ئەمە چیم خواردنە چی پێڵەنم سوورۆکرا ناوێکی ئەمە گۆشت بە زەیتونی پێڵە
گۆشت بە بەڵێ سوورەکرێتەوە بە دۆشای تەماتە و بە بیبەرەوە ئەمە هەر اختراعی خۆتە کە نەخێر نەخێرەمە زیاتر میسرەکان بەکارێن میسرەکان بەڵێ بەس گۆشت مامۆستا شێخ فاتح گۆشت بکەیتە هەر شتێکەوە هەر خۆش گۆشت لەگەڵ هەر شتێکا بێر خۆشەوە نیە وەڵا خۆشە ڕاستە وایان نا وڵا تۆ وایە بینە چۆنە مامۆستا شێخ فاتح وڵی گۆشتی سوور سپی ماسی هەمووی هەر ڕێک پێکەون نیامەتی خۆیە ینی ئامادەی بۆ خواردنیان باڵە بەڵێتر دڵی کەس ناشێنەوە وای بەقووەتە هەر ئەم خواردنەمانەیە ئەمڕۆ لەگەڵ زەڵاتەیە کە زەڵاتی منشایی پیاڵی چی منشاوی بەڵێ منشاوی بەڵێ میسری مصری بەڵە بەڵێ ئەمڕۆ لە نی لای تۆ تقریبان ئاخناتون بیبەری ئینی تایە هەنار بەڵێ بەڵێ هەناری لەگەڵ کەروز و معدەنووسایە و لەگەڵ پیازایە ئەمسا ئێمە قاری ئێکمان هەیە شێخ محەممەد سەدیق منشاوی ئەبێ منشاوی ناوچە بێ یا عشیرەت لەوە چێ بنەماڵە بێ لەوە چێ عشرەت بێت ئەم منشاوی تو لە چیەوە هاتووە شێف دیار هەر میسڕیە بەزیتر نازم وڵای لە چێواتووە بەڵە بەس هەر میسڕیە کەواتە بێت بەڵە بەڵە خواردنی میسری ینی فەرقی هەیە لەگەڵ خواردنەکانی ترکا شێفیا هەر هینە یا هەر بڵین سە خواردنی عێراقی خواردنی میسری ستۆ لێوانە خواردنی میسریە تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ مەسری جیاوازترێکە لێمەوان زیاتر عشەمیلان لێ شتێکە زۆر لێماچن برنجی کوردیان هێوە هەیەە بەڵێ ئەم برنجی درێژ ناخۆن زیاتر کوردیە خۆن بەڵە بەسمەتی ناخۆن بەڵێ خواردنەکانی جان تۆزێ تونە بەڵێ وەکو هەندی وڵا کاک شێف دیار من پرسیارێکیان لێ کردم یەک دوو بینەر گومانیان هەبوو کە ئەم میوانی لێرە دانراون پلاستیک بن کانەوە پلاستیکنیان ناجا حەزەکەم تۆڵە من بە هیچ پلاستیک نییە ڕۆژانە بەکاریانە بە ڕۆژوو نەبووی ناسام خوارێک کاڵێکی لێەوە گوێزندی ناسە سەری مامۆستا لە چ کاتێکە چ وەرزێکە هەیە بەڵە دەستە خۆش بێ سەلامت ئێمە بچینەوە بەلای ژیان نامی ئیمانمە تەواویکەین وەفاتەکەی لە کۆتایی بەرنامەیەینەوە لە مامۆستا شێخ فاتح ئەم خەلیفانەی ڕاشدین بەڕاستی هەر یەکە و خۆی لە خۆیان مەدرسەیەک بۆ خۆ دەزانی ڕاست ینی هەر لە ئیمامی ئەوبەکری سیدیقەوە بیگرە هەتاوەکو ئەخیران ئەوانی دوای ئەوانی ینی تابعین هەمان مەدرسەیە گونجا من دوێنێ لە ماڵەوە دانیشت بووم هەرچەند تۆزێک ئازاری سرم هەبوو بەڵام بە دیار سەلامت بێ خۆ بە دیار ژیاننامی ئیمامی عوراگام لێ و لەگەڵ کاک دانیار هەندێکتان باس کرد ئەمڕۆ دوێنێ فەرمووت سبێنێ باسی وفاتەکەی نوبزەیەکی کورتیانی سەخۆ زۆر باش ژیانی سەحابەیە ژیانی بە تایبەتی خولەفای ڕاشدین زۆر وازەحە چونکە زۆر ڕوونە و زۆری لەسەر وتراوە ئەو هەموو سەحابە شاهیدی ژیانەکەی بوون هەرچەند کاک داناییکێک لە شتە غەریبەکانەوەیە غەربیەکان هەندێک لە نووسرە غەربیەکان ینی ئەو ڕئیان هەیە لەبەر ئەوەی حەزرەتی عومەر ئەمەنە عادل بووە ئەمەنە ئینسانێکی میسالی بووە ئەڵێن عومەر ڕەنگە وجودی نەبوو بێت یعنی هەر موسڵمانەکان خۆتان دروستان کردو و ئەفسانەیە بوو بیانی ئەفسانەیە بوو بێ لە کاتێکا کە بۆ ئەمە ئەڵێن چونکە بەڕاستی لای ئەوان مرۆڤی ئاوا دەست ناکەوێت یعنی ئینسانێ ئەوەنە فەنا ببێ لە خوا ینی لە خۆشەویستی خوایە فەنا ببێ لە محبەتی خەڵکە فەنا بێ لە پێناوی خەڵکە کاکدانە تەسەووریەوە کە حەزرەتی عومەر لە ئەو ڕۆژەی کە وەفاتە کات 83,000 درهم قەرزار بووە ئێمە نازانین قیاسی درهەمی ئەو کاتە بە زۆر بووە ینی ئەو ڕۆژەی کە وەفاتە کا فەرمێ کێ قەرزەکان عەبدوڵای بە عەبدوڵای کوڕیاڵێت نایەن بێت هەتا بە بنەماڵەکان هەتا موسڵمانان 83,000 درهم بۆ حەزرەتی عومەر کۆکەنەوە کە بە قەرزاری نەبرێ خەلیفەی موسڵمانەوە 10 ساڵ و 6 مانگ بۆ خەلیفە بووە ئەوەی پارە نەبووە کە 83,000 درهەمەکەش بە زۆری لە ساڵی ڕەمادەیە قەرزی کردووە ئەو ساڵی کە برسێتێکی زۆر وە بێبارانی بووە خەڵک زۆر برسی بووە داوەتی جەماعی بۆ خەڵک کردووە بە مناڵ و بەژن و خەڵکی مەدینە تەسەور کە لە مێژوو نووسان یاخود سیرەت نووسانە فەرموون 40,000 کەس دانیشتۆنانی خواردووە ینی 40,000 کەس لە مەدینە سفرە ڕاخراوە هین کراوە نانخراوە لەسەر مەسرفی حەزرەتی عومەر خۆی بۆیە ئەو نەش زۆر قەرزار بووە جا لە ئەخیر حەجە کە حەزرەتی عومەر ئەخیر حەجی ئەکات چۆ کێوی عەرەفە خەڵکی هەمووی دوعاکات لە کێوی عەرەفەیە ڕۆژێکی زۆر مبارەکە ڕۆژی عەرەفە لەو کاتە خەڵکێکی زۆر لە دەوری حەزرەتی عومەر کۆبووبوونەوە حەزرەتی عومەر ئەم دوعایی کرد کە بۆمانی کردنەوە فەرمووی یا ڕەبی کەبوڕەت سینی خوایە عومرم زۆر
بەرز بۆتەوە سەرکەوتووە لە 63 ساڵیایە ئەین تەمەنی 63 ساڵە كبرت سني وضعف جسدي جستم لاواز بووە وانتشرت رعيتي ئەوەی کە لە ژێردەسی منایە و من مەسئولم لیان زۆر بڵاو بوونەتەوە کە بڵاو بوونەتەوە من مەسئول بیان شتێکیان لێبێت من لە قیامەتا گیرە خۆم یعنی خوا بم بەرەوە بەلای خۆت بە ئەمە نەبینم ئەم بەرپرسیارەتە کە وڵاتەکەم فراوانە بێت وفقبضني إليك غير مفرط في حق المسلمين يا ربي خوا بم بەرەوە بەلای خۆت بە جۆرێکیش بم بەرەوە کە حەقی مسلمانانم لا نەبێت کەس شکاتم لێ نەکات دوای ئەو بە 15 ڕۆژ دوای ئەم دوعا شەهید دەبێت ئەگەڕێنەوە یەکسەر بۆ مەدینە 23 هیجری ساڵی 23 هیجری شەهید دەبێت هەر کە گەڕایەوە بۆ مەدینە طبعا حەزرەتی عومەر خەوێکی بینی لە خەویە کەڵەشێرێ دوو دنوکی لێیە خۆی تەفسیری کرد حەزرەتی عومەر خۆی تەفسیری کرد کە فەرمووی لەوە چێ غەیرە موسڵمانێ غەیرە عەرەبێک شتێک لە من بکات ینی تەفسیری خەوەکەی بۆ جۆر ئەمەی ئیعلان کرد بەڵێ هەر خەڵکی کۆ کردەوە سەحابەکانی کۆ کردەوە فەرمووی خەوێکیان بینیوە وای شەبینم خەوەکەم ڕاست بێ بۆیە ئەگونجێت کاکدانا من زۆر جار هەرچەند زۆرە چمەوە سەر و باسانە ینی لە باسی نزیکبوونەوە لە مردن ئەکرێ ئینسان پێش مردن ئیشاراتی بۆ بێت کە خۆی تێگات بۆی تەفسیرەکرێت پێی ئەوترێ ڕاستە و خۆ دەرەکەوێ بۆی ئەمانە هەموویە بێ ئەفەرمێ وما ئەراها إلا وفاتی ئەو ئیستیشهادی ئەمەش وابینم یان شهید بوونمە یا وفاتی منە ئەمی کە بینیومە اینجا دوعایەکی کرد فەرمووی اللهم ارزقني شهادة في سبيلك وموتة في بلد رسولك خوایە شەهیدیم پێ ببەخشە پێم بەخشە یا ربی و مردنی شەهیدیەکەم لە ناو مەدینەیە بێت لاو شاری مەدینە ئەمە زۆر قورسە یعنی چۆن لە مەدینەیە بێ حتا چوو بەلای حەفسەی کچی کە خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دایکی مانداران ئەویشتی باوکی بەڕێزم یا ئەمیر المؤمنین چۆنە بێت لە مەدینەیە خۆ مەدینە شەڕیتیانیە چوار ینی ئومەتی ئیسلامی زۆر فراوان بۆ جێشی موسڵمانان لەکوێ ئێمەش لە مەدینە کێوتی ئەگەر خوا بیەوێ ئەبێت خوای گەورە بیەوێ ئەبێم هەستی کرد ڕۆژەکانی تەمەنی نزیک بۆتەوە لە وفاتی فەرموو اللهم إني أشكو إليك قوة الفجر وضعف الثقات خوایە من شکاتی حاڵی خۆمە بەمە لای تۆ لەوەی کە فاجر و خراپەکاران زۆر بوون و ئەوانەی جێی سیقەن کەم بوونەتەوە یعنی حەزم لە سەردەمی خۆی ئەمە فەرمێ کاکدانا ئەبێ ئەمە عەسری ئێمە چۆن بێ هەتا ئەفەرمێ فەرمووی کێ پیاوێکم پیشانەیە کە بیکەم بە ئەمیندار بیکەم بە جێ پرسوڕای خۆم بیکەم بە مەسئولەتی بەمێ وتیان یا ئەمیر المؤمنین صفاتی ئەو کەسە چۆن بێت ینی خەڵکی بە ئاسانی هەڵا بژار بیکە بە مەسئول زۆر بە قورسی هەڵی بژار فەرمووی یەکێکمەوێ زۆر جوانە وتەکە کاک لەوانەیە سەخڵگوات تێگاییچێکی ویست بێ کوڕی برای خزمی خێزانی جۆزەمەها نزیک و ئەقرەباکەی خۆی سەیری ئەو تعریفە ئەی کاکدانا فەرمێ ئەبحث عن رجل إذا كان في القوم وليس أميرهم بۆ کەسێکە گەڕێم ئەگەر لە ناو خەڵکا بێت یعنی لە ناو خەڵکا بێت بەڵام وا دەرکێ کە ئەمیریان نییە ینی وەنە خۆی بۆ تەواضع و گردن کەش بێت کە ئەنەهو کانە ئەمیرهم لە ناو خەڵکا بێت یعنی ئینسانێکی ئەتیادی بێ نەک ئەمە معناکەی وایە ئینسانێکی ئەتیادی بێ لە ناو خەڵکا بەڵام وا هەست بکەی کە ئەمە ئەمیریانە ئەمەنە پرسوڕا و مەشورەتی بەقوت بێ وإذا كان أميرهم کە بوو بە ئەمیریان بوو بە مەسئولیان لم يشعروا أنهم أميرهم ڕێک بە پێچوان نەزانن کە ئەمە ئەمیری مسلمانانە یاخود ئەمە پێشەوای مەسوول ئەو کەسە ئەو مەجموعەیە پێش وفاتی بە چەند ڕۆژێک کاکدانا حوذەیفەی کوڕی یەمان بانکە ئەمە موقفێکی زۆر ناسکە بەڕاستی ئاخر حەزرەتی عومەرێکە یعنی ئاوا ژیانی ئاوا بووە هیچ پارە و پولێکی لە مسلمانان نەویستووە لە بەیت المال هەر زۆر کەمی بردووە کە 83,000 درهم تۆ قەرزار بی ئەفەرمێ حوذەیفە ئەمە دووهەم جارە لێتە پرسم تو خوا پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تۆی نەوتوە لە ناو منافقەکانە منیتیام یا منافقەکان لای ئەو بوو خاوەنی سری پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی چی یعنی حوذەیفە کۆمەڵێ شتە بینێت کۆمەڵە شتە زانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵە ئوموری غەیبی کە لە داهاتووایەتە دی حوذەیفە زانیوێتی چونکە ئەفەرمێ فیتنە ئەی حوذەیفە فیتنە چۆن دروستە بێت دەربارەی فیتنە پێم بڵێ وتی فیتنە لە بینی ژن و پیاوە دروستە بێ لە بینی مناڵ و باوکە دروستە بێ وتی فیتنەی گەورە فەرمووی دەرگاکە هێشتا نشکاوە یعنی حەزرەتی عومەر دەرگای ئەو فیتنە بوو هێشتا نشکاوە حوذەیفەی زانی کە کەی دەرگای ئەم فیتنە بە شەیدکردنی ئەو بە شەیدکردنی طبعا
کێ کوژێ پیاوێکی فارسی کوژێ یاخود پیاوێکی مەجووسی ئەبا فەیروز کە ئەم ئەبا فەیروزی مەجووسیە پیاوێک بوو ئیشێکرد لە ناو مەدینەیە و شتانێکی دروستە کرد وەکو ئاسنگەری و دەستی زۆر جوانی هەبوو ئیشی زۆر جوانی هەبوو ڕۆژێکیان گەشت بە حەزرەتی عومەر فەرمووی بە حەزرەتی عومەر شتێکت بۆ دروستەکەم هەموو خەڵکی بیزانێت و دەنگ باتەوە لە ناو خەڵکە مسلمانەکان زۆر پیان خۆش بوو ئەبێ چی دروستکات ئەنی شتێک بڕوات وەکو بڵێ بفرێت یا هین بێت ئاوە شتێکی ئالەو بابەتە حەزرەتی عومەر فەرمووی ئەوە وا من هەست ناکەمەوە مژ دەبێت ئەوە هەڕەشەم لێ کات لە کاتێکە کە حەزرەتی عومەر پشتی ئەوی گرت چووکە خەریب و زوڵمێکیان لێکرد شتێکیان لێکرد حەزرەتی عومەر پشتی کرد پشتی ئەبا فەیروزی کرد ئەفەرمێت دوایی ئایا موامەرە بووە چەند کەسێکی تر کە بەیەکەوە ینی ئەم موامەرەیە دروست کراوە لە دەوری حەزرەتی عومەر تا شەهیدی بکە چووکە قسەی ئەوە هەیە کە چەند کەسێکی تری مەجووسی و هەروەها پیاوێکی جوولەکە کۆبوونەتەوە تەنانەت عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ من خۆم جارێکیان بینی من کە خەنجەرێکیان پێ بوو دوایی لە منیان شاردەوە وەکو بڵێ شتێکە شارنەوە لە من دوای ئەوە بوو دوای وەفاتی حەزرەتی عومەر ئەوە بیرێکەوێتەوە کە ئەوە لەوە چی موامەرەیان کردبێت و ئەویان شەهید کردبێت جا فەرمێ ئەو ڕۆژەی کە حەزرەتی عومەر گەیشتە ئەوەی کە شەهید دەبێت و شەهیدیەکەن بەڕاستی ئەو شەهیدیەکەی و وەفاتەکەی زۆر زۆر دڵ ئازار دڵی ئینسان ئازارەیە لە ناو مزگەوتە لە ناو میحرابەکەی پێغەمبەر ڕەسەڵمەکو خۆی فەرمووی ینی دوعاکەی چۆن گیرابوو لە ناو میحرابەکەی پێغەمبەرە لە ناو مەدینە لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەهید دەکرێت بانگی بەیانی 6 دانە خەنجەری لێدا طبعا ئەبا فەیروز کە خەنجەرەکان لەوە دات ئەفەرمێت کە هەڵسایەوە طبعا هاواری کردوتی قەتەلەتنی کەلب ئەو سەگە منی کوشت کە ئاوایی کۆمەڵی مسلمانەکان لە دواوە نەیانزانی مەوزوع چییە وانزانی حەزرەتی عومەر قسەیەک کە بێن یا سەهویەکی کردووە لە نوێژە لەو بابەتە ئەفەرمێ کە ئەبا فەیروز هەڵسایەوە 11 کەسی تری برینار کرد نوێیان شەهید بوون یعنی 9 سەحابە لەگەڵ حەزرەتی عومەر شەهید دەبێت لەو بەیانیە چونکە کەس بەچەکۆ ناتوە تاوەکو بیگرێت هەتا عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەباکەیە بەسەر شانێەوە ئەیگرێت و پێش ئەوەی دەستیان پێ بگات کێشێ بە قورگی خۆیان چەقۆکەی یاخود خەنجەرەکەی خۆی سەرەبڕێت خۆی کوژێ ئەتە دوای شەبرێت طبعا لەبەرەوە حەزرەتی عومەر بەڕاستی ئابەم جۆرە و زۆر دوور و درێژە بەڵام کاتەکەمان نەیماوە نەبەزی جوانت لێ هەڵبژاردەوە دەست خۆش بێت جەماوە سامڕۆ ئێمە چەند تەوەرێکمانە تەوەریەکەم باس لە ڕۆژوو قەڵغانە لە گوناه و تاوان ئەمە بابەتێکە بابەتێکی ئیمانیە بە میوانداری بانخوازیەوە زە میوانەکەمان ئامادەیە زۆر باش چین پێشوازی لێ بکەیت و بیهێنین وەستو عینەن دەرگای ڕۆژی یەکەم ها وەڵی تۆ دەرگایە بگراگەر ئەو ڕۆژەت مەمەسەڵ ئەو شتەی ڕوویدا زۆر خۆش بوو من پێش بەرنامەکە خۆداگا لێ بوو کاگاریان لێرە دەرێنەروتی میوانەکان لەم دەرگایەوە پێشوازی لەگوتمان باش ئەو بوو من چووم برایەک لی بە هەڵەت تێگەیاندرا بۆی خەتای خۆی لەم فەقیرە لە دەرگایەکی ترەوە میوانەکەی نابوو کاتێ من ئەوم بینی لە دیودراکە کاکدانە چیەکەی لێرە توم چاوەڕێ مامۆستا محەمماکەم تێڵا بردومەتە ژوورۆ جوب لێ وتۆ لێرە بە خێراتنی مامۆستا محەممەدا کرد تۆ بوو جەناب فەرمووتە گوڵستان دەرگا و پەنجەرەی زۆرە ئێستا حەزرە با من چم مامۆستا سەربەز جەباری بانکەین بۆ ئێرە مامۆستا گیان السلام عليكم. السلام عليكم. شلوني قربان؟ شكون باش؟ ناشيد. يا خوا بخير بيك. خير قربان. ماشي شكرا. كيف بس تشاو. يا خوا بخير بيك. على حالك ماشي. خير من ياخذ ان شاء الله. ماوس سربز بخير بيتي. ماوس سربز بخير بيتي. ماشي قربان. والله بيش ويدا بنيشي ماوس الشيخ فاتح. دوينه بزيشك كمان بانك دو جباري بو. امر جباري زور. اول شيء مساله يعني امره لقل امره دوينه لقى عشرتي جباري. بركة رمضان فرق ان شاء الله. يا اخوي خير بيك. خير بيك يا اخو. شكون باشا؟ خير بيك يا اخو. عن باش. يا اخو خير بيك. تعال قبول ان شاء الله اللهم لا يا ربي. لقى رمضان سلام الشيخ فاتح على كل اخو سير رجع. ما اخوي. شلون ما وصل لقى رمضان؟ اياما معدودات بقى 20 اسبوع لو ما اخذنا معناها الوقت. الحمد لله. يا اخو بخير بيك. هاي سلامة. ما وصل كان طبعا توريم رومان دەربارەی ڕۆژوو چۆنە بێتە قەڵغان بۆ ئێمە ئیماندار چۆن لە گوناه و تاوان پاکمان نەکاتەوە چۆن خۆمان پارێزین کاتێکە بە ڕۆژەوە بین ڕۆژوو چیمان پێشکەشەکە لە پاکردنەوەی دەروون لە تەسکیە لە چاکبوون لە صالح بوون. بلى. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأتم التسليم على المبعوث رحمة للعالمين سيدنا وحبيبنا محمد وآله وصحبه أجمعين
سڵای خۆی گەورە لە جەنابتان لەسەر جەمبیلەران و بیسەران بێ خی تەعالا ڕۆژومان لێ قبول کە یارمەتی مامدا ڕۆژ و تاعەتێ بکەین کە خۆی پێی ڕازێ لە وەڵامی ئەو پرسیاری جەنابتە خی پەروەردگار کە باسی ڕۆژۆکان لە قورئانە فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون يعني أكثر لقل باسي فرزوني الرجوع أكثر آمان جو خاياكيش دياريكا آمان جي الرجوع خاي پرودگار فرمي بو أويكا تقواتان بو بيابي تقوى أصلي دين دارية كمالك دستواجو مصطلح معن هي لقرآن ولا فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام زور تأكيدي ليكريت وهمو ديني تاعيك لو أنا تقوى بديتي لبيش عوازينان لخرابة إنجا كردني شاكا وأزانم بخوش موا زور جاربوية زور استفادة للدين داري ناكين وكو مسلماني أو سردما لشاكا باشين يعني لبواري شاكا معن هي بس خلطيك بروجين وصدقا كين وترايح ونيجو قرآن خويندن بەڵام لە پاراسن لە خراپەیە لەمە وەک پێویستنین مسلمانی ئەو سەردەمە بۆیە زۆر جار دیندارێکەمان جوان دەرنان بۆیە ناگەین بە پلەی تەقوا ناگەین بە پلەی تەقواش ئەسڵی تەقوا ئەوەیە ئەسڵی لا ئیلاهە ئیلا الله ئەوەیە کەسێک پێڵێ مسلمان بڵێ لا ئیلاهە ئیلا پێشێ باسی خواپەرستیگا بێ بڵێ لا ئیلاهە وانە یعنی جارێ بێ واز لە هەرچی خراپە و گوناه و تاوان و بت و سەنەم و ئەوانە بێنێ ئەم جار تەسبیتی تەوحید و یەکتاپەرستیەکە ئیسفادەی لێ ڕاست ڕۆژوو بەو شێوازەیە بەڵێ باشە مامۆستا سەربەست ینی هەموو ئەو شاعیرانەیان ئەو فەرزانەی کە لە ئیسلامە هەن با پرسیارەکەوا لێ بکەین بۆ هەمویان قەڵغانێک نەبن لە گوناح بۆ بەس ڕۆژوو یان ئایا ڕۆژوو مەکانەتیەکەی چێوە ئەم ئەبێتە قەڵغانێک لە گوناح خەڵک زیاتر لە مانگە تۆ بتێنێتەوێ بڕۆ ئامارەکان لە دادگا لە پۆلیس لە ناو بازار لە چی وەرگرە کەمتر شەڕ هەیە کەمتر جۆرێک لەها خراپەکاری هەیە مامۆستا شێخ فاتح تەمەن ئەمە ئەگۆڕێ لە شوێنێک بۆ شوێنێک بەڵام بۆچی ئێمە کرد لە ڕۆژەکە 5 جار نوێژەکەین ئەم نوێژە نەبێتە قەڵغانێک لە گوناه و ینی بانجارڕێتەوە لە گوناه بۆ ڕەمەزانەکە بەم شێوازە ینی زۆر هەستەکەی خەڵک جۆرێک خەریکە بەرەو مەلائیکەت بوونە چێ ینی وەڵا جا خۆی هەر بڵێ لا ئیلاهە ئیلا الله قەڵغانە بۆ دروستە بێ هەر گومانی تیان هێنسە لە شەرع ئەگەر کەسێ لەشی گرام بێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله قەڵغانی بۆ دروستە بێ ئەگەر بەدڵ بڵێ لا ئیلاهە ئیلا الله هەموو عیبادەتێک تەمەن لا ئیلاهە ئیلا الله زۆر گەورەیە هەموو عیبادەتێک هەروە بەڵام ڕەمەزان مانجێکی تایبەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ لەگەڵ یەکەم شەوی ڕەمەزان وتیان بەیانی ڕەمەزانە هەرچی وەکەوترێ شەیاطینی خراپ پێکۆت و زنجیرەکرێ و ئیمامی قورتوبیش وا فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ شەیتان لە ئاسی مسلمانێکە کە ئەو ڕۆژوەگرێ خوا داوای لێ کرد کۆت و زنجیر کراوە هەستیشی پێکەی ئینسان هەستی پێکا کە شەیتان کۆت و زنجیر کراوە ڕەمەزان خەڵاتێکی تایبەتی خوایە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو بڵێ شەحنی ساڵانەکەیە نانوێژەکان شەحنی ڕۆژانن ئێمە شەحنی ڕۆژانەمان هەیە هەفتانەمان هەیە ساڵانەیشمان هەیە و تەمەنیشمان هەیە کە حەجە شەحنی تەمەنیشمان هەیە ئەمەی ڕەمەزانە کە لەبەری ساڵی جارێکە لەلایەکی تریش خوای پەروەردگار کۆمەڵێک خەڵاتی تایبەتی هەیە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ موسڵمانان بۆیە زیاتر هەستی پێەکەی و لەبەرەوەی وەکەوترێ مەعام بە ڕۆژووی خەری بۆ پرسیارەکە ئەم دەستە جەمعیش ئەو دەستە جەمعی چۆن الجەماعەت و ڕەحمە وانە ئێستا تۆ ڕۆژووی سونەتەگری خۆ هەندێک جار لە سنەتە ئازایەتی زیاتر هەیە وەکو لە فەرزاوە لە کردنی سنەتەکە ئازایەتی زیاترێ لە فەن بەڵام جاری وایە شتە مزگەوت لە 20 کەس دووسێ کەس بۆن نە دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژەوە خۆت چێژی خۆت وەرەگری عیبادەتی خۆت کردوانە بەس وەک ئەوەی ڕەمەزان نیە کە هەمووی بەیەکەوە ڕۆژ وشکێنی وەکو نوێژی جەماعەت وایە وەکو نوێژی جەماعەت وایە بەڵێ بۆ خۆ نوێژەکەی فەرزەکە لەسەر لاچێ بەس وەکو نوێژێک بە جەماعەت کەیوە و جاری وایەک دوعای نوێژ خوێنێک هەموو شتێکە بۆ کە جاری وایە دوعای ڕۆژوانێکی تر هەمووی بۆ ئەکە بۆیە ئەو دەستە جەمعیە زۆر گرنگە لە ئەوە حتما جەنابتان و بەرنامەیەتانە بێ ڕۆژ و برایەتی وانێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمی صوموا لرؤيته هەموو مسلمانان وانێ ئەو ئەوە بۆ هەمومان نەگەڕێت یعنی ئێمە هەمومان بەیەکە ڕۆژوەگرین هەمومان بەیەکە ڕۆژوەشکەین ئەو برایەتی و تەبایە ئەوەش بۆ خۆی چێژێکی ئیمانی تایبەتی هەیە ماوەسا هەر بێژگە لەوەش سەرکین مانگی ڕەمەزان
بەرە کاتەکانی وردە زیادەکە زۆر زیادەکە ئەوەڵەکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفرەتە ئەخیرەکەی عتقۆبینە نارە اینجا لە ئەخیریشە سەرکەین زۆر خستە بێتەوە تر لە حەڤەی ڕەمەزان کە غەزای بەدر ڕوویاوە فەتحی مەکە ڕوویاوە دوای ئەوە کەوی لە ناو شەوەکانی قەدر یعنی بەڕاستی حاڵەتێکی ڕۆحانی زۆر بە قوت لە ئیماندارە دروستەکات کە بەڕاستی جێ ئەوەیە پێی بوو ترێ جەژنە پیرۆز بێت کە تۆ مسلمانێکی ئاوا لێ دەرچوو کە مانگی ڕەمەزان بەم جۆرە گرتوتە لەبەرەوە ئەم مانگە تایبەتمەندی خۆی زۆر قوڵە بەڕاستی اینجا مانگی قورئانە مانگی نازڵبوونی قورئانە کە خۆی بەرەکەتێکی تایبەت ئەبارێنە بەسەر مانگی ڕەمەزانە بەتەئکید ڕەمەزان هەروایە عامی عیبادەت چەند تاوەکو زیاتر عیبادەت کە تاوەکو ذکرێ زیاتر ڕۆژوێک زیاتر بۆیە ئەوەم بیرکەوتەوە لەو قسەی جەنابتا تەلحەی کوڕی عوبەیدوڵڵا ڕزای خوای لێ بێ فەرمێ دوو برا هەبوون لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەردووکیان بەیەکەوە موسڵمان بوون ئەڵێ خەڵکی گەڕەکێکی مەدینە بوون ئەڵێ ئەم دوو برایە موسڵمانی زۆر باش بوون بەیەکەوە چوون بۆ غەزای هەردووکیان نیەتی شەیدیان هەبوو برایەکیان شەهید بوو براکەی تریان ساڵێ دوای ئەو مرد شەهید نەبوو ئاوەفاتی کرد ئەڵێ لە خەوا بینیم ئەمەی کە ساڵەکەی درەنگتر مردووە پێش براکەی چوێ باشتەوە طبعا ئەمە بۆ خۆی جێی پرسیارەوە چکە شەهید لە دوای پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ پێغەمبەران ڕازگویان شوهەدە دوالێک کە بۆ پێغەمبەرم باس کرد عەلەیهی سەڵات وسەلام یا بۆ موسڵمانان دوای گەیشتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی مەگەر ساڵێ زیاتر بە ڕۆژوو نەبووە ساڵ طبعا مانگەکە یعنی ساڵێک وانە وەفەرمووی 6,000 ڕکات نوێژی نەکرد لە ساڵێکە 6,000 ڕکات نوێژی فەرز هەیە لە ساڵێکە فەرمی ئەوە دەرەجەی بەرزەکاتەوە ئەگەر چی لە شەرحەکەی عولەما فەرموون ئەمی شەرنێتی شەیدی هەبووە چونکە بەنیەتەکە ئەجرەکەی بۆ نووسراوە جاوە ئەوەی ئینسان بۆی لای ئەمی موسڵمان ژیان نیعمەتە شەیتان زۆری پێ خۆشە ئینسان لە ژیان بێزار بێ ئینسانی موسڵمان نابێت لە ژیان بێزار بێ ئەم هەمووی علامە خراپەیش ئێستا کەوتونەتە گەڕ بۆی ژیان لە خەڵک ناخۆشکەن ئەم هەموو هاڵ ناخۆشام و کاریگەری لەسەر دەرونی خەڵک بۆیە لە ڕەمەزانە لایەنی دەرونی ئینسان زیاتر بەهێز دەبێت چونکە ئەوە گوێ لە هەواڵ ناگرێ ئەوە سەیریشتی سەیر و سەمەر و ئەوانە ناکات زیاتر لە خزمەت قورئان و مزگەوت و ذکر و تاعەت و ئەوانەیە لەبەرەوە ئیسلام پێی خۆشە مرۆڤەکان دڵیان خۆش بێ با نەبوونیش بێ یعنی جاری وە خەڵکێک نەبوو زۆر دڵی خۆشترە لە کەسێکە هەبوو ئەم دڵخۆشە بێ ئیشی لەسەر کرێ و ئەمانی ڕەمەزانە فرسەتە ئێمەی مسلمان هەوڵ دەین ڕۆژ بە ڕۆژ دڵخۆشیمان زیاتر بێ بەڕۆژ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لیصائمی فەرحەتان وانە ڕاست هەموو ڕۆژێ فەرحەیەکت بۆ هەیە کێ ڕۆژۆشکەی ڕۆژی شەنەممانە ڕۆژی سێممانە باشە یعنی ئەمڕۆ ئەبێتە سێم بەیانێ بێتە چوارە بێتە پێنج تا زیاتر بێ ڕاست خۆشترە بێ باش مامۆستا سەربەست ئەگەر باس لەوە بکەین ینی پرسیارەکەی خۆم بەست بۆ بە تەورەکەەوە ڕۆژوو قەڵغانێک لە تاوان و گوناه ئەو تاوان و گوناهانە چین کە بەڕاستی ئەگەر زۆر بچووکیش بێ مامۆستا شێخ فاتح ینی نابێ ئینسانی ڕۆژۆوان هەر نزیکی بکێتەوە چۆن ئاەتەکە فەرمێ وەلا تەقرەبو الزینا نافەرمەمێکە ینی لە ڕەمەزانە ئەگەر ڕۆژانی تر مانگەکانی تر هەفتەکانی تر لە مەجالیسمانە لە قسەکردنمانە هەندێک شت کرا بێت گوناهێکی بچووکیش بوێ ئەو گوناهانە چین کە لە ڕەمەزانە ئەسڵەن نابێت نزیکیان بکەینەوە وەی زانەکانە فەرموون هەر نەگونجاوە گوناح لەگەڵ ڕۆژوە زۆر نەگونجا تەمعنەوەنی ئینسان گوناح نەکات چونکە تۆ خۆت پاراسوە لە حرام يعني سمنو تو أو بخوين تمام حلال نقل حرام عفوا لا حلال واني خمان بارسو لا حلال راست يعني سمنو أونها خوين يعني حرام أو بخوينه ما دام عذرك مان إما حلالك واز مانينا إيه عجائب قربيم داني شم غيبتك مو جنيو بليمو جهيك بالرجوع بزور تورابي اتر تاوانا كان لكسك وبوكس الجواز سلا هي بزماني تاوانك هي ببينيني هي ببيستني جبنا شر من حزم كزيات لسر غيبته لسر توربون يعني بوستن منو خوم يعني براس ما مصوي لها تو غيبت لمجالسي خلقي مسلمانه يعني زور اسايب وتو بداخل يعني من هر ما مصا الشيخ فاتح لي ديارنا ما باسيكم يعني ام غيبته زور قوريه تاوانك بلام زور ببتوكيه بيش سامان واني ما مصا بس بالتاكيد غيبتك ايش اويه كجاري بكس علي غيبت ما قال جا خوايه وهي غيبتي شهروايه يا ما صيالتي تخوا ام غيبتش بكم بله جاري وايه وعليه ولو ايش قرفتر
جۆرە فتوایەکی سەقەت پێیا بۆ ناو مسلمانانە غیبەتت بۆ حەڵالکە ئەمە گرفتە یعنی مە گرفتە کاکدانا لەبەروی لە حیزبەکەی من نییە لە مەزهبەکەی من نییە ئەیکەمە ئالی بازنەیەک دروست دەکەم ئەمە ئالی بیداع و نازام ناونیشانێکی بۆ دروست دەکەم یاڵە غیبەتی کە بارزوی خۆت جاری وایە من مسلمانی غیبەت یەکەم دوای بیرم کرد وڵای زۆر لە من باشترە باشە من بوو ماڵی خۆم کاولەکەم جا غیبەت زەرەرمەندیەکەم لە غیبەتکارەکەی ئێساگەم من غیبەتێکێکتان بکەم زەرەرمەندیەکەم منم بەڵێ خۆ بە حیسابی خۆم تەسلەی دڵی خۆم داوە چکەیەکە لە پاڵنەرەکانی غیبەت ئەوەیە کەسەکە ئەوێت تەسەلای دڵی خۆی بە ئیسراحەتێک بە غیبەتێکە یا حەسوودیەکە یا شتێکە لە ڕاستە بەڵام زەرەرمەندیەکەم لە غیبەتا غیبەتکارەکەیە ئەو نییە بڵێ من تۆ لەدی خۆتیماوە شەخ باشێ دەرەوە غیبەتێکەکەین بە حیسابی من تۆ ئەیشکێنەوە بەڵام ئێمە لێک زەرەرمەند ئێمە شکاین ڕاستە چونکە قورسترین شکانەوەی ئینسان لە لای خوا بشکێ ئەوە زۆر گرفتە لە لای خوا ئەڵێ ئەگەر ئینسان لە دنیای هەرچی ناو نیشانی چاک و جوان و گەورەیە هەت بێ بەس لای خوای پەروەردگار خۆشەویست نەبووی خوای گەورە خۆشتی نەویست شکابووی لە لای خوای پەروەردگار چیەکەی بۆیە ئینسانی مسلمان بەتایبەتی ڕۆژوان بۆ خۆم و بۆ هەمووان هەوڵ دەین وەکەوتر لای خوای گەورە باش بە ئێتر ئەوەی تری ئاسانە ماوە سەربەست هەتا ئەو فەرمودەی پێ فەرمێتەوە ئەگەر کەسێک تووڕێی کردی بە تاقەتی کردی وڵێ ئینی سائیم ئەم ئینی سائیمە مەدرسەیە کاکدانا ینی تۆ لەم مانگا وردە وردە فێرە بی کە ئەوەی جەنابە فەرمووتی ئەوسا باسییان کردون فەرمیان ینی غیبەتم کردووە وردە وردە تەرکیبم ئەگەر تووڕەم وردە وردە کەمی کەمەوە ئینسان بە مانگێ بە دوو مانگ بە ساڵێ دوای ئەوە ئەبێ بە حافزێکی معنەوی لە ئینسانە تۆ دوای ڕەمەزانیش هەر بیرتەکە ئەمە شتێکی باشنی بە بۆچی تەرکی نەکەم لەبرۆ هەتا ئەو تەوبەی نەسوحەیش زۆر جار ئێمە دەستنیشانی کۆمەڵێ ماوەسا گوناهی خۆمانەکەین تەوبە لە ئەم گوناهانە کە زۆر زاڵە لە منە با بیکەم لە مانگی ڕەمەزانە دەستکەم بە تەوبەیەکی نەسوح و نەجاتم بێ لە گوناه بەڵێ بێگومان ئەو وەکوتم هەر یەکێکمان جیرۆدەی شتێک بووین یعنی ئەیە حەزی لە غیبەتە هەیە ڕەنگ بێ حەزی لە جۆگرتنی شتێک بێ کە بەخوا پێی خۆش نییە هەیە حەزی لە تەماشاکردنیەکە هەیە تو نەتەبیعەتە خۆمانەڵێن ئەم ڕەمەزانە فرسەتە بۆ هەمومان هەر کەسێک مراجعەیەکی باشی خۆی بکە خەریکی خۆمان بین ئەو پەتای ئاخر زەمان ئەوەیە چەند مسڵمانان وازمان لە خۆمان هێناوە خەریکی خەڵکی ترین ئەمە زۆر گرفتە یعنی سە بۆ نەمناوەسە شێخ فاتی عبینیم ئێتر بیرەکە بۆ ماوەسە شێخ فاتیش چی هەیە بیرێک لە خۆم ناکەم باشە خۆم چیمە ئێوانە لە چاکە نا لە چاکەی باسکەمەوە ئەجر و پاداش ئێستا مسلمانان ئاوامان لێت و ئەم ڕەمەزانە فرسەتە کە ئینسانی مسلمان واز لە خراپە بێنێ و ئەگەر ڕۆژەکەمان وا بوو ئەوە نیشانەی قبولبوونیشە بۆ خۆی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی ئەسەوم جونە یا ئەسیام جونە ڕۆژ و قەڵغانە ئەبێ ئەمڕۆم لەگەڵ هەفتەی پێش ێستا فەرقی هەبێ جابری کوڕ عەبدڵڵا فەرمی ڕەزای خوا لێ بێ فەرمی وەلا یەکون يوم صومك ويوم فطرك سواء نابي مسلمان أمره الروجة تلك بالرجونية وكو يكو عبي زور جواز بزور جواز بإنسان وآزايتي إنسان لويا حزي لتاوان يكوازي لين لبرخوا ما زور آزايتي يعني من حزم لتورية صح معنى بتبعتنا مالو تورية عفرت بياو ما معنى بتبعت تورية بتبعتها راحتها جنێو والعیاذ بالله جنێو بە خێزانی بڵێ جاری وایە لەوە خراپتر جنێو بە دایکی خێزانی بە باوکی خێزانی بە کەس و کاری خێن ئەو ئازایەتی ئەو ڕۆژوانە کاتێ ڕۆژەکەی قبوڵە کەواز نەم تاوانە بێنێ کە حەزی لێتی ڕاستە ماوەسە سەربەست ئیشارتێکی شت کرد بەڵام من حەزەکەم زیاتر لەسەر ئەمە بۆستین ینی لە فەرمودەی شیرینی پێغەمبەرە هەیە صلی الله علیه وسلم کە بەداخەڵبووم وەن بە مانگی پیرۆزی ڕەمەزان شایاطین کەلەفچ ئەکرێن بەڵام ئێمە لە ناو خۆمانە شتێکمانەیە پێوترێن نەفس شایاطین کەلەفچە کراوە بەڵام ڕۆژوانی وامان هەیە غیبەتەکە نەزەرێکەکە گوێ لە شتێکی حرامەگرێ یان ناشەرعیەکەکە بێت ینی تاوانێک ئەنجامات پرسیارەکە لەوەیە ئەمە کە شایاطین بەسراونەتەوە چۆن ئەمە توانێ ئەم غەڵەتە بکە بێ زەحمەت یعنی ئەو پرسیارە لای خەڵک بەڵێ ئەمە وەڵامەکەی لە کتێبەکانە دووسێ شتە هیچێکیان ئەڵێ شەیتان بەسرای معنەوانە هیچی پێ نەکرێ چۆ خاوەن ئەزمونە ئەگەر چی ئەزمونەکەی زۆر لاوازە لە بەرامبەر ئیمانە معنەوانێ بە شەیتان گەورەکەی شەیتان بەس ئەزمونێکی هەیە و شتیشی پێکرێ بە بەسترای ئەمە وەڵامێکی تر بەشێکی هەوا و ئارەزووە یعنی کەسێک ڕاهاتوە 11 مانگ ئەم تاوانە بکە
وەکە ڕەمەزانی ژێت تەوبەیەکی نەسوح ناکە ئەو تەوبەی کە قورئان باسیەکات چونکە تەوبەی نەسوحکە خۆی گەورە ئەو 11 مانگێم و بۆ لێ خۆشە بێ ابن الجەوزی قسەی خۆشێ ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ مانگی ڕەمەزان بۆ 11 مانگەی تر وەکو یوسف براکانی وان و پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام یوسف چەند مەرد و جوان و جوامێر و چاک و لێ بەڕەحم بوو بە بەسەیی بوو لەگەڵیان سفر کردەوە 11 برای سفر کردەوە نییە مەبەستم خراپەی 11 برای هەر پۆشی هەر باسیشی نەکرد هەر نەیدا بە چاوین هەر باسی نەکرد ڕۆژێ لە ڕۆژان من کەوتومەتە بیرەوە لە کۆتایی سوورەتەکەی خۆی گەورە باسیەوە جا ئەم کەسە 11 مانگ تاوانی کردبێ ئەگەر لەگەڵ هاتنی ڕەمەزانە تەوبەیە نەسوح نەکایە پێش چەند ڕۆژێ پێش ڕەمەزان زەحمەت بتوانێ واز لەو تاوانە بێنی ئێستا گەنجێکی زۆر جیرۆدەی کۆمەڵە یاری بوون کە هەرچی فتوای دنیاڵێ ناشەرعیەم یاریە یا مەسەن خوشێکی بەڕێز جیرۆدەی مسەلسەلێک و دۆبلاشکرایەک بووە هەرچی فتوایڵێ ناشەرعیە برایەکی بەڕێز هەرچی مفتی هەیە ئەڵێ جگەرەی ئەم سەردەمە حرامە بۆ نمونە پێش هەمووان پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمێتی غەیبەت مەکەن غەیبەتی یەکتر مەکەن ڕختان لە یەکتر بێ ئێمە واین ئەبێ ئەمانە واز لێ بێنین بەڵام هەنێکی قورسە سەگەر ئینسان تەوبەی کرد خوای پەروەردگارەمی بۆ ئاسانە کاتەوە سەر بە زۆر بترسین ئەگەر لە ڕەمەزانە تاوانێکمان کرد ئەوە جگە لە شایاتین نەفسەکەی خۆمانە خراپە بۆیە ئەم تاوانە بەتەئکید بۆیە جیهاد و نەفەس گرنگە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لە ڕەمەزانە لە شەو لە ڕۆژە جیهادی داناوە جیهادی ڕۆژەکەی ڕۆژووە جیهادی شەوەکەی تەراویحە ئەی تۆ لە ڕەمەزانە بە شەو بە ڕۆژ خەریکی جیهادی نەفسی بۆیە وتمان زۆر سەیرە تاوان بکەی طبعا تاوان هەر ئەکرێ یعنی ناگونجێ نا ئەمجا دواتر چۆن فریاکەوی یاگەر ئینسانێک بیەوێت ئەوە بکا کە دەیەکی ئەو بکا پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کردی سەحابە کردویانە لە مانگی ڕەمەزانە پیا و شاکان کردویانە هەر دەیەکی ئەوە غیبەت و تاوان ناکرێت کورە هەر نەنک و باپیرەی خۆمان ئەو نەخوێنەوارانە من بینم دێ لە ڕەمەزانە هەیان بوو 10,000 جاری لا ئیلاهە ئیلا الله تەسبیحێکی پێ خۆ هەیان بووە 100,000 جاری وتۆوانە باشە ئەوان زیاتر پێویستیان بێ ئێمە ئەو چیرۆکانە لای مامۆستا شێخ فاتح حەزم ئەوانە ئەمە بەستن يعني إنسان هر براورد يبكى لما قالين سلفي صالح وسلف بلى أصلي سلفي صالح صحابة وتابعين بلا من بعبيرش ما بيت سلف بو ننكش ما بيت سلفي صالح ما بدري كين سلف بيشيني والله بوصا أم مانجا كجانا جان وكجنابتان فرموتان يعني بحقت أجر إنسان شيء خوي بكا كرخوان خواسل مانجي رمضان صالح نبي باشتر نبي لبيش رمضان ماوسا يعني معناه ويا وضعي باش نية براسي بالتأكيد يعني ترسي عاقبة الشر لواني الروي تيبكات بيقومان بالخلاطة كان يشناكوي بلى أو هم غفر له غفر له برناكوي برناكوي بلى يعني خطرة بالتأكيد بلى أنا والله زوري زي ما وصل الشيخ فاتح وشيء وقعتوا بشيت الدورية كوا يا قطابي بس نكوي شيت قطابخانة أخوانه صالك طوب أم هيش فير نبو بيو بالصفر وبقر يعني شون داخل بوار عوابيته وهيش زيادة نكربه هيش جور ناقره جاري وين الدورة كي أجر هيج فير نبي بهزار واسطة شر درنا عشان الله يجاك اسمه جاري تلفه دايكو باوشي دي دعوة هنا كان والله يجاك أما أجر تشلوبين جيهم بهر حال بينزل بس ما بيستي هي شيء يبقى أيوانية اسم مسلمان الذين داره بيستي أخذ بيستي هيج لنا عقله بس بيجي نتشلوبان جا أخوي يقولش رحمي بيك ما وصل إشتغل بوجه بس أم معناه يا ما سرتي رمضان يعني أتوانين هموان فرياب كين كتشيب كين يعني أما جناها كان رنجة بشيء علاقي بهو بكاك دانا جان كتو أبي بشتي أم جناهانا لبروي ضعيف بكيت كومل الذكر كومل ويرد كومل القرآن خوندن يعني نوجي زيادة وتراويح وأمانته تشيب كين لما نجي رمضان كتاب بشتي جناها كان ضعيف في لاواز بنتواني جناه بكيت يعني حافظ إيمانك بهيز بيت يعني بله أبي مسلمان كاتكاني وابر كاته مجالي أوي نبي النفس شو إمام الشافعي رحمة الله عليه بفرمي نفس سرقالي نجيب بتشاغو سرقال دقع بخراب خلاص كل تاني خوش ما وصل وظفر من نفس بيجري مشتيكه فري ويدشتي والله إيساتو ساعات بينج عادة رجوان ساعات بينج بيتاقته بينج انت ساعات تشمل وكله هو زيت يعني عامل متى بتيجي كرانا عتبي لقى الرجوع يعني أم ساعاتك هذا شيء زور زيرينا بتشوفوا مزجو داني شيء اسمه هرداني بس هيش ما كلام مزجو تاوي كبرينا على جماعة بتاعتي فياوان وجنجانو هذا مزجو تكاداني شيء شنكا أجري بونس ري بس لما الله بيك خلص يوم زمانك بيتاخو يكسر موبايلك دركين انت خوش ما زين دنيا موبايل شيء هاي
مۆبایل نەبێ بۆ مزگەوت باشە ماوەسا حتا بکرێ ئینسان مۆبایل نەباوم هەتای مامۆسایەکمانە بۆ تا بۆتانەکرێ خەتمە لەبەر مۆبایل مەکەن کە دروستە عیسەم دروست بەستی بۆ مەشغوڵ نەبی بە ئاپێکی کە جارێت تۆ خەتماکەی نامەیەکە بۆ دەیکەیتەوە دانێتر بۆیە ئەوە لەبەرەوە بەتایبەت خوێنەوار و نەخوێنەواریش خوێنەوار و نەخوێنەوار هەوڵە دەین لەم مانگی ڕەمەزانەیە جگە لە کاتەکانی پش و خواردن و ئیسراحەت و ئەوانە کاتێکی ترت نەبێتەوە بەلای گوناه و تاوانە گوناهەکان لاوازم بەتایبەتیش لەم ڕۆژگار و نشتی باشە ئینسان گوێی لێگریانی عوزرێک نەماوە بووی بعضی ڕفیق و برادرم حەزیان لە گۆرانی بوو تم وڵی عوزرتان نییە و جۆ لە گۆرانی دەزانن بوو ئەوە سرود هەیە هەر لەحنەکەی سرودێک بوو لەحنە هەیە یعنی ئێستا بۆچی جۆ لە گۆرانیەگری ئێستا خەڵکی هەر سرفی سیارەکەی لێ جاری وای سیارەکە و زۆر جار لە وتارە وتمە سیارەکە 5 دەفتەری پێداوە سلفی سیارەکە لێدا جۆ لە گۆرانیەگری وڵی ئەمە ناشکرێ بەو نیعمەتەی خوای پەروەردگاری دەست کە سلفی لێدا سوپاسێکی خوا بکە اینجا بجۆ لە گۆرانی ئەمە مشتە باشە هەیە وەک یعنی بەدیلی خراپەکان زۆرن چاکەکان ڕاستە بۆ قەناعەت شما ئینسان هەر فریای چاکەکان ناکەی وەک پێویست ئەگەر بیەوێ مەبەستی بێ ئەوەی کە داوای لێکراوە بیکە هەر فریای خراپە ناکە زۆر باشە 1 دقیقە کاتمان ماوە ئەگەر تەوەرەکە کۆ بکەینەوە دو قسەی مامۆستا سەربەز جەباری وەک بانخوازێک چییە بۆ بینەران و بیسەران بۆ گەنجەکان بەتایبەت بۆ ئەوانی کە بە ڕۆژوین ئەوە 3 ڕۆژ ڕۆژت ئەگەر مانگ 30 بێ 27مان ماوە گە 29 بێ 26 ڕۆژمان ماوە چی بکەین چی نەکەین بە کورتی وڵای ئەم مانگە خۆی مانگی تیجارەتە خی گەورە لە قورئان ئەفەرمێ ئەیامە معدودات خی گەورە فەرمێ چەند ڕۆژێکی زۆر کەمە عامل لەبەر چاومە ئەگەر ماین ئینشاءڵڵا لەبەر چاومە چەند ڕۆژێکی تر ئێوە ئیعلانی جەژنەکەن لێرە وڵێن بەرنامەی جەژنەکەن ئەوە نەک خێرا ئەڕوا کاتەکە زۆر خێرا ئەڕوا بەتایبەتی لە ئاخر زەمانە لەبەرەوە ئەکرێ جارێکتر ڕەمەدان نەبینینەوە کەسمان زمانی سەعاتێکی ترمان پێێنێ نەک ساڵێکی تر وانە لەبەرەوە فرسەتە ئەم مانگی ڕەمەزانە کە خوای پەروەردگار بۆی داناوین ئیبن الجەوزی قسەیەتری هەیە لە کتێبی تەبسیرەیە ئەڵێ ئەگەر بچی لە ناو قەبرستانەکان لە مردوویەک بپرسی بڵێ تەمەناکە ئەڵێ 1 ڕۆژی ڕەمەزان 1 ڕۆژی ڕەمەزان یعنی مردوو ئێستا تەمەنای ئەوە کە بێتەوە 1 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بینیوە لێ ئەزانێ ڕۆژوو چیەکە لێ لە ناو قەبرەکە بووی و مردوو ئاگای لە خۆیەتی مردووە زانێت چی ئەگوزارێ بە کافر و بە موسڵمانەوە هۆشی بە خۆیەتی عقلی بە خۆیەتی ئەزانێت چیەکە بۆیە زۆر فرسەتە ئاگامان لە خۆمان بێ و نەسیحەتی گەورەیشم لەم ڕۆژگارێ ئەوەیە گەورەترین جیهاد لەم ڕۆژگارەیە بۆ ئێمە بتوانین سیرکردنی شاشەکەم بکەینەوە دەستخۆش بە تایبەتی ئەوی پێوترێ مۆبایلەکانمان زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخواز سواز بووی کە لەم تەوەری لەگەڵمان بوویت خۆشەویستان جارێتر هاتینەوە خزمەتان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت ئێمە لە ئەڵقەی ئەمڕۆمانە یەکێک لە پیاوە جوانەکانی شار کە بەڕاستی زۆر سەرورە ئێمە چاومان لەسەر ئەم ژینگە پارێزانە بێت کە بەڕاستی ژینگەمان بۆ پارێزن دەستێکی باشیان لە خزمەتکردنی وڵاتەکەمانە هەیە سەرنجمان بشێتە سەریان زۆرمان پێخۆش بووەکو و کەناڵی ئاسمانی پەیامەوە کۆمستاواز و خۆشەویستەکە بەڕاستی ئەم پیاوە بەڕێزانە داوەت بکەین وە بەتایبەتی ئەمڕۆکە کاک عادل ژینگەی ئێمە پیسەکەین بەڵێ ئەوان پاکێکەکەنەوە کە ئیشەکان زۆر پیرۆزە زۆر گەورەیە بەڕاستی جێ ئەوەیە ئینسان دەستیان ماچ کات ئامادەیەکەم لە خزمەتە لە خزمەتین السلام عليكم ماشي قربان خير كاك عادل جنب خير خير هل أمش بين عفوك أدري إيش جناب فرم قربان جن كاك خير يا أخو بين السكان ماشي قربان خير يا أخو جورس كدين يخوتها جورس استوديو كذا أودان كردوا زۆر خۆشحاڵ يا أخو خير يا عادل جن لەگەڵ ڕەمەزان و والله ڕەمەزان لای ئێوە تۆزی قورس والله وەکو ئێمەمانان نییە هەر لە بەرسپلێت و لە ژوورەوە دانیشتها هەمووی ئێوەش هیلاکە بن بەڵام ئێمە 6 ڕۆژ سابووی ڕەمەزان و کەمیشان کە تا 12 ڕۆژوای 2 ئیشەکەین هەتا 12 ئیش لە 6 بەیانی بەڵێ تا 12 هەتا ئەمە بەوەی ڕەمەزانەوە ڕەمەزان باسی عامکەین 6 بۆ 2
شەشی بیانی ینی کابێت دوای نوێژ و ئیترکەچن بۆ جەماعەت و مزگەوتان ناخێنەوە بەڵام نوێژی بیانیمان نافەوتێنی عەسرمان نافەوتێت بەڵام لە ڕەمەزانەکە بەخوا زۆربەی زۆرمان باشە وڵا کاک عادل من حەزەکەم لەوە دەست پێ بکەم ینی ئەو ژینگەی ئێمە نابەرپرسانە لە جامی سیارەکەمانەوە شتێک فڕئینە دەرەوە چوزانم لە ئەچین سەیرانێک کاتێک بەسرە بین پاش ماوە بەجێڵین ئەو ژینگەی خەڵک بە عام پیسەکە ئەرکە پیرۆزەکەی ئێوە کە ئێوە ژینگە پارێزن و ژینگەکە پاگەکەنەوە ینی بەڕاستی لە کاتی ڕەمەزانە بە چاو پێش ڕەمەزانە چ جیاوازیکی ئێم ئیشەی ئێوە بەڕاستی وەڵاهی ئیشەکەیمە لە ڕەمەزانە قورسیان کردو لە ڕەمەزانە هەموو ڕەمەزانە ئیشەکەیمە قورسترە بێ ماشەڵڵا ماڵی خەڵکاوە بێتر بیر لە تەندروستی خۆیان ناکەن ئەنجابی لە ژنگەکەشکەنەوە وەلو کە ژنگەکەش پیس بوو ئەتی ینی هەموو خەڵک هەموو نەخۆشە بەڵام بیر لە خۆیان ناکەنەوە ژنگەکەش پیسەکەن و هەرکەکە ئێمەش قورسترەکەن زای لە حەد گوێ لێ وتی ماڵیان ئاوادان بەیانی سەر ڕایەوەی کە ئەوانەی کە ئەرکی ئەمان قورسەکەن هەردوو ئای خێرەکە بەڵێ ئێمە هەر ئێمە تووشی حاڵت شەبینەوە هەر کاک عادل باسی ڕەمەزانە کرد بەڵێ کاکدانا یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە ینی بەڕاستی بێتە کوفری نیحمەت ئەمەی کە باسی کە کاک عادل هەستەکەی لە ڕەمەزانە خەڵک خواردن زۆر فڕێدات ینی خواردنێکی زۆر کە ئێوە ئەمەتان بینیوە وەڵڵاهی خۆش نییە بچی ڕسمی ئەو هەموو نیعمەتە کە خوای گەورەیە پێمان یایە پێمان زای لە حەد بەکاری بێنین و نێشی خۆین خۆش نیە ڕسمی بگریت و بڵای بکەیتەوە ڕاستە باوەڕ بێ ئەوەی کە کرێکاری شارەوانی ئەیبینە لە برنج لە نان ئەلەمانە چەندێک تەبەن بەح لەگەڵ حرمەت با بۆ نمەکەکە چەندێ فڕێ ئەیریە یعنی پیاو گریانی بۆی دێ وەڵاهی نانیان هەڵاوە بۆیڵم وەڵانای وەڵا گرانە ئاوا هەڵیان ناوە چوو ماچم کردووە خسمەتە سەر سرم دووتی کەم لێ خوارو لە سوچەکە دامە کە فڕیان ناوە فڕیان نەشاوم تێ بۆ فڕیانەوە حتا خی گەورە قسەشخوای گەرە خۆی بەڕەحمە هەرس قشمانەیە و ناڵێ وەڵا ڕاستەکەی ینی هەتا من بیستومە کە جاری وهەیە کەسێ داوەتێکی کردووە ڕەنگە جەنابتانەوەتان بینی بێ کاک عادل داوەتێکی کردووە ئەم داوەتە گۆشتی مریشکی تیاماوەتەوە گۆشتی حیوانی تیاماوە فاسۆلە ئەوە هیچ شلەکان تاسکە بابی نازانم چی ئەمانە ینی ئەم کەسە ئەم ئافرەتە لە ماڵەکەیە یەک کشتی هەڵ نەگرتووە بۆ مجەمیدەکەی بۆ سەلاجەکەی بڵێ بەیانی خوین هەر هەمووی ڕشتووە ڕاست ینی گۆشت ئێوە ئەوتان بینیوە گۆشتی مریشک گۆشتی ماسی گۆشتی حیوان لە تەنەکەی خۆڵە کاک عادل بەڵێ قوربان چەندەها جارەی بینی سبحان الله چەندەها جار خۆزگە جار و دوان وسییان بۆیان ڕۆژ و دوان بۆیان مانگ و دوو مانگ بۆیە تەمە نەگەڵ ڕێزمە خەڵکەکان نەباسی عام ناکەم بەڵام زۆر حاڵەتە هەیە حاڵەتەکە هەیە و زۆریش حاڵەتەکە کاک عادل من پیاوێکی بەڕێزەیە کاک هێمن عەبدولقادر لە فەیسبوک مامۆسا شێخ فاتح نازم هاوڕێ ئەیناسیان جا زۆر ناسکەشتی زۆر عەجیبدانە لەم ڕۆژانەیە لەگەڵ ژینگە پارێزێکی وەکو جەنابەت قسەی کردبوو لەم لای کێوی ئەزمە ڕۆوانە پێوتبوو چی ناڕەحەتەیەکە تو وەڵاهی کێشە نییە ینی ئەو خەڵکە چیەکە و چیناکە ئەرکی سەرشانی ئێمە موچەیەک ئەگەر کەمیش بێ وەریەگرین بەڵام ئەوەی ناخۆشە ئێمە چی ئەەکەین تانی ڕۆیا تا ئێوارە بەیانی کێینەوە هەمان تا سوحەمام دووبارە بۆ تۆ خراپتر و پیستر بووتەوە ئەبێ ئێمە لە سفرەوە دەست پێ بکەین هەر بەڕاست ئەوە چه هەستێکە بەخشێ بە ئێوە کاک عادلەوە وەڵاهی هەستە ناخۆشەکەی ئەوەیە کە ئەو هەموو نیعمەتە ئەبینی دە سەرجادەیە فڕێریە ئەوە ناخۆشترین شتە بۆ خەڵکی بسڵمان بەڵێ کاک عادل ئەوە زۆر زۆر بێتاقەتمانەکە و ناڕەحەتمانەکە بەس ئێمە قسەشە فەرمووی ئێمە نعمەتەکە بێ فڕێ بن خۆڵ بێ بڕێ بێ ئێمە ئیشی خۆمان ئەەکەین بەڕێگە پێ بەس دیاردەیەکەیە ئەو دیاردە وا هەستەکەم وردە وردە الحەمدوللا زۆر کەس بووە کاک چیە ینی دیاردەی شت فڕێیان لە جامی سیارەوە
ینی ئەوسا زۆر بوو ینی خەڵک ئەم واعەیە زۆر نەبووکە ڕاست بەڵام بەخوا بەشی خۆی هەر زۆر ماوە ئێستا زیاتر هەستەکەی مەگەر کەسێک زۆر ئاگای لێ نەبێ یاخۆت ئەم شتی پێنەگەشت بە تایبەتی هەتا من لە مناڵانیشە هەستەکەم زۆر باش فڕێدانی شت هەیە ئێستا لە سیارەکە ئاسەکەی جەنابتە ڕاستە فەرمیە دیێمە لای دەرەوەی دیقەت هەموو شتێکی باشە کەم بۆ تۆ کەم بۆ تۆ ئەوەی جامی سیارەکە کەم بۆ تۆ یعنی مناڵ ئیشم کردووە حەملەی دوان نیۆڕان تەلەبە هاتووە دەبەیەکی بەدەستەوە بووە هاتووە بۆ لام خۆ ئاچوا دەرشی شتی پیس فڕێراوە ئەو تەلەبە ناسکە جوانە هاتووە ڕێک مامەگیانەوەکەم علاکۆ گوتی علاکەی دەستمە ڕاستەکەی خۆزگا ئەم شتە جوانانش هەیە کە جوانانەش هەیە بەڵام خۆزگا ئەوانش کە ئەو ڕزقی خوایە و نیعمەتی خوایە فڕێن وەک ئەو مناڵە بوونە کاک عادل ڕەمەزان ڕۆژوو تەسیری نەکردو لەسەر ئیشەکەی بۆ نمونە بڵی وڵای من بۆم ناکرێ قورسە تاوان ئێستا کاتەکەی فێن کە مامۆستا ڕاشێخ فاتح ئێمە ساڵانی کە هەبوو لە مانگی 7 و 6 و ئەوانە بڕۆژ هەفتەی پێش هەر زۆر سارد بوو وانە زۆر سارد بوو مەبەست نوێی قەت بیرت لەوە نەکردوێتەوە بڵی وڵی من ناتوانم بە ڕۆژوو بم لەبەر ئیشەکەم یان نە ڕۆژوەکەت فەزلی ڕۆژۆکە داوە بەسەر ئیشەکە تا و ڕۆژۆکەشت گرت و ئیشەکەش لێرە دووشت هەیە تۆ عەرزم کردی 6 ئەڕۆین بۆ 12 لە شتان ساغ زۆربەی ئیشەکانمان قورسە یەکەی وەستانیش زۆر بەکەمی وەستانمانەیە تۆ لە دەبە عەلاگە بۆ گەسک لە گسکەوە ئەچی شوێنێتر زەرور هەیە خەستەخانەیە مەکتەبێکە ئەنی شوێنە گۆڕنەوەکە بەڵێ بڵە خۆی سابنین لە یەک شوێنە بگەڕین یعنی جوڵەکانمان ئەوەنە زۆرە جاری وایە تۆ ئیتر ڕووکێنە وزە لە گیانتان نامێنێ ئێستا ئمڕۆکەم بە نمونە هەتا سەعات 8 دوو ئیشم کردووە دوای ئەوە ئیشێتریشان پێ سپاردم ئەمە 3 ڕاستەکەی طبعا ئەمە بەفر بێ بەبەر بەفر و باران بێ خۆرەتاو بێ ئەمە باسی ڕۆژەکەمان کرد ئەمە بۆ ڕۆژەکە زۆر ناڕەحەتە یان تۆ هەتا سەعات 8 3 ئیش بکەی ڕاستە بەڕاستی وزەوتیان نامێنێ ڕاستەکەی ئەنجاخوا ئەمە یەک دووش تۆ کە ساحەبی مناڵ بووی تەلەبە هەبوو مناڵێ هەبوو بەڕاستی لە تاو مناڵەکە دەست لە ئیشەکان لاگری زۆر قورساڵێ مناڵەکەم احتیاجە بێت جوانە ڕاستە لەشتان ساغ بێ یا ڕەبی مناڵەکەم کە هیچ نەوێوی خوا وەڵای خوا خۆی ئاگای لێ ڕاستە ئەوە وا زیاتر وامان لێ ئەکاو نەبوونەوەمان لێکە کەمە ڕۆژەکە نەگری نەک ئیشەکە ڕاست یعنی زۆربەی ئەوەی ئەو ئیشە ئەکات زیاتر بێ ئیشی یاخود نەبوونی ئیشی تر ینی محتاجی ماڵ و مناڵ ئەی خاتە سەر و ئیشە ئەوە قورسە قورسە تەحملێ شتی ناڕەحەتە بینی تۆ چی بۆ کراگاری لەگەڵ پیاوەکە هەتا سەعات کرێگای بیناسازیە ئیشی کرێکاریە غێری ئەم ئیشە ئێمە تێگەی ئەمەش زۆر شت نابینی بەڵام ئەم ئیشە ئێمە چەندە ناڕەحەتە ئەو نشتی ناخۆش ئەبینین وەکو ئەو شت فڕیانە کە ئەو هەموو نیعمەت و ناز و نیعمەتە خۆی گەرای پێمان فرێنەوە زۆر ناڕەحەتمانەکە بەڕاستی دەنا جێگی تەقدیرن کاک عادل ئەم پیاوە بەڕێزانەی کە ئەم کارە گەورە ئەکەن و لە هەموو دنیای جێی تەقدیری زۆر گەورن ئێمە شانازی پێوە الحەمدلله ئەوە خۆتان شانازی بە ئێوەکەین بەڵام تەقدیری خەڵک چۆنە بەرامبەر ئیشەکەتان کاک عادل وەڵاهی بەگشتی باشە باسی گشتکەن باشە بەڵام حاڵەتی کەم هەیە بەڵێ حاڵەتێ بەس بابینە سەر بابەتی بژێویەکە ئەو ئیشەی ئێوە ئیکەن من حەز ناکەم لێرە ئەو بڕی کە داهاتی دەستەکەی باسیکی چەنێ بەڵام بەعام جەناب تو هاوکارەکانی وەکو تۆ تەمەێکی شتان بەڕێ کردو و ماڵ مناڵتان بەسەرەوەی و لاوانێک شتان لە زان کۆبێ کوردان لە زان کۆبێ کورتان ژنێنێکت شوێکە کاک شێخ بەڕاست ئەوەی حکوومەت یان ئەوەی لایەنی پەیوەندیدار ئەگەر کۆمپانیای هەر کەسێک ئەیداتە ئێوە بەڕێی جەنابەت کاک عادل لە ئاست ئەو مەهامە گرنگیایە کە ئێوە ڕایەپەڕێنن ینی پێژین نەوەڵڵاهی لە ئاست ئەوان نیە بەداخەوە لە ئاست ئەوان نیە
بەڕاستی یەکێکیوە من کە 4 تەلەبەم هەیە ئەم مەسروفیم 4 تەلەبە دوش ئەگەر کە نەخۆشیێکی قورس خوای گەورە نەینێرە کەناردی خۆی گەور لەتان خۆ ئەوەی کە ئاماتێ بەشی دوو عیادێ والله ڕاست یاگە کرێ چی بی یا ئەوە کرێکی هەر فەوتاوی بەسای مردوو بۆ خۆ بکەی بەڵام من کە بڵێ خانوم هەیە خواگەر نەخۆش مناڵەکەم پێویستی بە عیادێ بە دوو عادی پێکەم ئەوەی کە ئاماتێ بەشی دوو عیادی زۆر ڕاستە خی گەورە بەرەکەت خاتە تەمەندانەوەی وڵای تو ئەجمعین و خی گەورە یارمەتی دەرمامی بەدایمی کار عادلێمە لە بەرنامەی گوڵستان بەڵێ ینی ئەم ستاڤ عزیز و خۆشەویستانی بەڕاستی زۆرمان پێ خۆش بوو کە بە سەرتان بکەینەوە یاخوا لە خۆشییان هیچمان پێ نەکرێ زۆر خۆشیتان لێ زۆر بکەین گەورە بووین بە هاتنی جەناب تەنها دەستخۆشیەکە بۆ جەنابتان بۆ هەموو ئەوانەی کە ئەم کارە پیرۆزە ئەکەن لەم وڵاتی ئێمەیە لەم شتێ ینی تۆ سێ کە 2 ڕۆژەگەر ئەم پیاوە بەڕێزانە نەبێت بزانم شارە چی لێ بۆگەنە بێ وڵات بەڵێ ئەم وڵاتە چی لێت لەبەرەوە دەستخۆشتان لێکین زۆر خۆی گەورە پاداشتان باتەوە و ئینشاءالله ئەجرتان لای خوا زۆر گەورەیە و تەقدیری خەڵکیش زۆرەوە ئێوەی ئازیز و خۆشەویست والله بەتاکی دیێمە بەس جوعمانیشمانەیە ئیسراحەت بەس یەکەم ڕۆژی جەژنیش لە ماڵی یەکەم ڕۆژ بەس یەکەم ڕۆژی جەژن لە ماڵین ئیتر دووەم ڕۆژ ئەبێ ئەمە لە ئیشابین و ڕۆژانی تر یەخوا لەشتان ساغ نەوەستاوین لە ئیشا بەفرباریوە ئەوەنە ئەمە زۆر یاخوا لە خۆشییان باوانەکەم ئێمەش فخر بە جەنابتان تو بە هەموو ژینگە پارێزەکانی زۆر سپاسانەکە منش بنای هەر هەمیانە سپاس بخێر بن سەر چاوەکان عادلێمە لە قیامەتە بەڵێ ڕەنگەشتی ئاوامان زۆر بێت کە پێی بچینە بە هەشتیانی گۆچانەکە هەبێ دەستگیرێکت هەبێ شەفع ئەمە ئینشاء الله ئەبێتە دەستگیری زۆر گەورە بۆ قیامەتی ئێوە ئەرزە زۆر ئیسفادی لێ بخێر بن قوربان حاویستان بێ بخێر بن سەر چاوەکانم بێخۆ بخێر بن حافظ بێ سەر چاوەکان یاخۆ بخێر بن کێلیەکاتەوە لێکەن ئینشاءالله حافظان بێ یاخۆ مامۆستا ئەمان وا بزانە ئەوی جەنابتە بە شتەکە نەکەم بەڕاستی ژینگە پارێز خەڵکێکی ماندوون خەڵکێکن ینی دەری جەنابەت فەرمووت ئەنی بەس 2 ڕۆژ کۆڵانەکان و سەر شەقامە گشتەکان پاک نەکەنەوە خۆتەزانی چیمان لێ دێ ئەنجا ئەوە لەوەی بوەستە لە مەطعەمەکان و لە ماڵ و ئەم هەموو خواردنە ئەنی ئەچی لە مەطعەم نانە خۆی نانی بۆ هاتۆ یەک پاروی لێ خواردووە ماوەسە شەفاعت یەکسەر فڕێئێن یعنی من برادێک بووی جەڕاموتی لە تورکیا ئەوە نییە وەکو لێرە 2 سێش لە و برنجی خڕ و برنجی درێژ و نازانم ساوەر و قەرەخەرمان و لەبەر ئەوە ناکە ئەمە ڕەزیلیە نابووی شت خەسار مەڵێ چی داواکەی بە ئەندازەی ئەوی داواکەی ئەوەت بۆ ئەی خۆیت و پێویستی بووی کە بێ من هەر بۆ بەرنامەکە خۆمان لە پەیام ئەم ساڵانی ڕابردوو بوو چوومە ڕێستۆرانتێکی گەورە لە سلێمانی ناوی نابم یعنی زۆر شکاتی لەوە هەبوو ئەی ڕجاتان لێکم ئەوە باس بکەن کە خەڵکێیەت تەنها بۆ ئەوەی سێڵڤە لەگەڵ خواردنەکە بگرێت لە بۆ فێ مەفتوحا ئەم هەموو خواردنێنێ لەسەر مێزەکە دایانێت پەنجەناوە بۆ یەکشتی و 2 سێڵڤەکردنشتە دەرە و فڕێدرێت ئەو خوان هەمووی خەسارە هەموو خەسار جا مرۆختێک لەگەڵ کار عادلا قسەمانە کرد باوەڕ هەبێ بیرم چوو بێ لە ناو بەرنامەی کاک دانا ینی بەڕاستی ئەمە بێت چاوێکی زۆر محیبانە و برایانە و خۆشەویستانەمان لەگەڵ ئەم چینا هەبێت لە مانگی ڕەمەزانە لە یارمەتیدانە بەڕاستی لە کۆمەکیکردنە کە ئەمانە مناڵیان هەیە ینی مەسرفیان هەیە بەشیان ناکات ینی بەڕاستی مسلمانان و خەڵک هەر هیچ نەبێت تەقدیری ئەو ئیشە بکرێکە ئەم پیاوە بەڕێزانەیکەن وەزانم جەنابی دکتۆر حازرە بەڵێ زۆر باشە جەنابی شەی ناسیوانە بەڵێ دەی من حەزەکەم جەنابێت پێشوازی لێ زۆر باشە ڕێکخراوی بکەین كاتو جان جيان فرموا يا الله عليكم السلام الله أخوة بخير كاتو جان ماشي السلام عليكم وعليكم السلام ورحمة الله يا أخوة بخير بخير بي يا أخوة
كاتوجان يا أخوة خير بي يا أخوة سلام شكر باشي خير بني أخوة يا أخوة خير بي رمضان طبعا من تقديري زورم بو جنابي الدكتور فضل الدين هي كمان بردام لخدمت يعني العمليات وإيشو كار ومانا كاتي خوي قرتو كساحات ولا يمزو صفاصانا كنت تان كمنك كثير آخر ناوي فضل الدين هل أبي بناوة كشي بيوانيا يعني وأنا كاكتور يا أخوة خير بي يا أخوة خير كاكتور لەگەڵ ڕۆژ و لە ڕەمەزان مردنی ئەمساڵ باسکە مەر بەعام بینت چۆنە لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە الله أعلم الحمد لله ظاهرا تۆ بڵێ تۆ بڵێ بە ڕۆژوو نەبین ئەسین چکاوی تۆ خۆی ئەم پرسیارە لەوانەیە پرسیارێکی تەقلیدیە دووبارە سادە بێ بەڵام من بەمەبەست ئەم پرسیاراکەم چکە هەیە هەر ڕۆژوویەکی عادەتی ها بە کورتی و بە کورتی خۆی گرتوتۆ لە خواردن و خواردنەوە تاو ئایا ینی ڕۆژوو ئەوەیە یان ڕۆژوو خاستن ئەوەی پزیشک ئەوەی دکتۆر کاکشێخ ئێوە ئەزان ناو جسمی ئینسان لە چی پێگات و خۆی گەورە ئەم ئینسانی چۆن دروست کردووە بۆیە ئەو پرسیارە یاخوا بەخێر بێ یاخوا خۆش بن سوپاسانە سلام بخير يا أخوة سلام طبعا عزيزتاني من خوش حالم كاك دانا كاتور الحمد لله یەکێکە لەو پزیشکە زۆر بەڕێزانی کە بێجگەلەوەی کە زۆر سەرکەوتووە لە ئیشوکاری عملیاتیان ینی ئیلتیزام و دینداری و تەواضع و گردنکەشی زۆر جوانی کە لە ڕوو خۆش نیە باس بکەین کاتوجیان خۆی گەورە تۆفیقان باش خۆی گەورە بەرەکەت بخاتە منتەوە خۆی گەورە خێر بێنێتە ڕێی ئێوەش ئینشاء الله لەگەڵ مسلمانە ئینشاءالله کاتوجیان ڕۆژوو بۆ ینی بازێک کەسە بڵین ئەوانی نەخۆشی مەعیدەیان هەیە یا گرێکیان هەیە یاخود برینێکیان هەیە لە مەعیدەیانە ڕۆژووگرتن تا چەندێک ئەگونجی ئەمانە بە ڕۆژوو بن کەی ڕێیانە درێکە بە ڕۆژوو نەبن چی بخۆن باشە لە مانگی ڕەمەزانە یعنی ئەگەر بیگرن ڕۆژووکە بگرن تەبەنەوەی هەیە کە زۆر باوە برینی گەدە و دوانزە گرێ تەبەن دوانزە گرێ زیاتریش لە گەدە هەیە ئەوەی بە قورحە بناوبانگەکە ئەوەی کە پێڵان قورحە جگەلەوە هەوکردن هەیە لە ناو پۆشەکانە بێ ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە خۆی گەورە کە مرۆڤی دروست کردووە لەگەڵ بوونیە چینێک مادەیەک ڕێژێ ناو پۆشەکە داپۆشێ بۆچی قورحە لە هەموو کەس دروست نابێت چونکە خۆی گەورە ئەو پرۆتێکشنە یعنی ئەو پاراستنەی بۆ دروست کردووە چینێکە چینێکی لنجای ڕێژێت ئەو مادەی کە دەرەچێت ترشیەکەی کە دروستە بێ عادەتەن لە هایدرۆجین و کلۆرایدە کە دێتە دەرەجای بێتە HCl ناتوانێت بگەڕێتەوە خانەکان خۆی بریندار کە ئەژیناوانە بواە خانەکان خۆیان لە خۆیانەوە بریندارە بوون و بەردەوام مرۆڤ لە ئاستەنگا بوو ئیتر هەر سەبەبێ بێتە هۆی ئەوەی کە ئەو پاراستنە ئەو پرۆتێکشنە کە هەیە بیشکێنێ ئەبێت ئەوەی قورحە دروست بێت کاک تۆ پرسیارێکی جدی هەیە لای خەڵک قسەی خۆت لە بیر نەچێ ئەوترێ مەعیدە خۆی گۆشتە بەڵام گۆشت و هەرچێکی تی ئەەکەی لە بقولیا لە گۆشت لە نەرم لە ڕق هەزمیەکە ئەوە چۆنە خۆی هەزم ناکە ئەوەی کە جەناب فەرمووی ئەو مادە و ئەو خۆشەوە دروست مادەی پێپسینە ڕێژێت لەگەڵ ترشی هایدرۆکلۆریک ئەسید ئەم ترشەکە دێتە دەرەوە دروست ئەبێت ناتوانێ خانەکانی خۆی بریندارکەوە بیشکێنێ بۆ لەبەرەوەی چینێکی وا دروستە بێخوا دروستی کردووە کە نایەڵێ بگاتەوە سەرەوە ئەزێتی بە ئەیتر تەبان کۆ ئەندامی هەرسێکێ لە ئیشەکانی تێکشکاندنە لە دەمەوە دەست پێکام ومان نەزانین لە ناو دەمە ئەو پاروە ئەنجن ئەبێ لەت ئەبێ دوایەوە کە ئەچێتە خوارەوەی تر بە ڕێگە کیمیاویەکان و گرژبوونی گەدەش خۆی لە خۆیە میکانیکیەن یارمەتی شکانەکە وای لێ کات خۆراکەکە تا بکرێت شل بێتەوە تا بکرێت توانای ئەوەی هەبێ ئەنزیمەکان کارەکەنە سەری گەورەترین کێشەکە دروست ئەبێت چیە ئەو سەبەبانن کە ئەبنە هۆی ئەوەی ئەو ناوپۆشە لە بەشێک لە شوێنەکانی گەدا توانای ئەوەیان نامێنێ ئایا تەنکە بنەوە ئایا بەهۆی هەندێک شتەوەیەکی لەوانە میکرۆبەکانە بەکتریای H. pylori کە زۆر باسیەکرێ دۆزراوەتەوە گەورەترین سەبەب ئەوەیە یا بەکارهێنانی لەوانەیە هەندێک جۆر خۆراک کە نەگونجێ بۆ شوێنەیە
هەندێک دەرمان بە تایبەتی دەرمانی نەنسیرۆید ئەنتیفلەمەتری درگەکان کە بۆ ئازار بەکاردێ ئەوانەس دوژمنی ئەو ناوپۆشەکە تەن کە کاتە وێرانێکی تر وای لێدێ ئەو ترشە خۆی ئەبێتەوەی ئەو شوێنە بریندار کا ببێ بە قورحە. یعنی کاتوریسا ئەگەر ئەو زیانە لاوەکیانە دروست نەبێ بۆ گەدام ئینسانی وا هەیە تەمەنیگاتە 90 ساڵیش و مەعیدەی ئازاری نیە مشکلەی نییە یعنی خۆی گەڕای دروستکەوتە تەمەنی ئەو ئینسانە ئەڕوا بەعام بەگشتی مشکلی بۆ دروست نابێت ئەکیید وە هەروەکووە وایە کابرا کاڵێ گورچیلەکەی ئیش ناکا دەچێت پێڵێن ئەڵەن غەسلی گورچیلت بۆکەین ئەوەنە پارەی تێچێ کابرا زۆر دەوڵەمەنیشە بێ بیرەکاتەوە دەست بە گریانەکە بەڵام بۆچی ئەگریتەڵە من بۆ ناگریم کە گورچیلەم لەدەست بۆەوە ئەگریم کە ئەوەن 10 ساڵە هەم بووە ئیشی بۆ کردوم قەدریم نەزانیوە ئێمەش کۆندانی هەرسەکارەمان شتە یعنی ئەو مەعیدەیە ئەو ڕیخۆڵانە و ئیشە گرنگانەمان بۆکەن کە ئینسان نایزانێت هەستی پێ ناکات تا کاتێک کە تووشی نەخۆشی نەبێ. کاتر زۆر جار لە ئەبینینە ئەوەترێکە گۆڕینی دڵ یاخود گورچی لە ئەمە هەیە ئایا گۆڕینی مەعیدە ینی ئەگەر کەسێک بمرێت تازە بمرێت ئەکرێ مەعیدەی بۆ دابنرێ بۆ کەسێکی کە نەخۆش بێ یا سەرەتانی هەبێ یا شتێک لە بابەتە دانان وەکو ئەوەی تۆڵی چاندنی بەڵام خۆی لە ڕاستیە تا ئێستا لە نەشتەرگەریە ئەوەی کراوە ئەگەر یەکێ نەخۆشی مەعیدەی هەبێ تۆ توانی مەعیدەکەی هەموو لابەی کە مەعیدەکەی لا ئەبەیت ڕیخۆڵەکە بە سوورێنچکەوە بەستی ئەبێتەوەی ئەوەی کە ئیشی مەعیدە چونکە بەس کۆکردنەوەی و هەندێک ئینزایمە کارسیکە ئەوە توانێت جۆری ئەو خواردنانە بەکاربێنێ کە زیاتر هەرس کراون لەوانەیە زۆر کێشەی نەبێ لە ژیانە لەبەرەوە پێویستی بۆ نییە بڵێن کابرا ئەگەر گورچیلەی نەبوو هەردووچی تۆ ناچاری هەر گورچیلەی یا جگەری لە کارکەوت تۆ توانی جگەری بۆدانی بەڵام مەعیدە خۆی پێویست بەوە ناکە بەڵام وەکو ئەوەی کە پێمە پێڵێن گرافت واتە چاندن ئەگەر بتەوێ بکرێ ئەکرێت ڕیخۆڵە ئەکرێەوە ئەکرێ کاک دکتۆر من حەزەکەم پرسیارێ بکەم بەدەر لەلایەنی بڵێن تەورەکی خۆمان سیر نییە ئەگەر پزیشکێک کە ئەزانێت چۆن ئەم ئینسانە دروست بوو و جەنابەت فەرمووت هەر لە ناوپۆشی سوورێنچکەوە لە مەعیدەوە لە ڕیخۆڵە لە هەموو ئەندامەکانی تر سیر نییە گە پزیشکێک باوەڕدار نەبێ ملتەزیم نەبێ یان تەواوی کەم یان نازام ئێستا ماوەیان نا زوو ئەمبینی یانەی خواردنەوە هەبوو بە ناوی یانی پزیشکان ینی سیر نییە پزیشک بخواتەوە جگەرە بکێشێ یا باوەڕدار نەبێ لە کاتێکە ئەو ئەزانێن ئینسان چۆن دروست بۆ کاک شەخباتێ لە چاو کەسێکی عوامە قسەکی تۆ زۆر جوانە ئێمە یەکەم جار کە چینە کۆلێجی پزیشکی تەبەن دەرسێکمان هەیە پێڵێن توێکاری توێکاری تۆ کە ئەچیت مرۆڤێکە دانراوەکو تۆیە هیچی لە تۆ کەمتر نییە بەڵام وەفاتی کردووە مردووە ڕۆحی تیانە باشە ئەبێ ئەم مەچینەیە چی بێت یا ئەم ڕۆحە چی بێت کە خوای گەورە تێی کردووە ئەو ئاوا کەوتووە و ئێمەش ئاوا جوڵێن ئەگەر خۆمان بەس بیر لەوە بکەینەوە خۆی یەکێکە لەوانەی کە هانی مرۆڤەدات ئیتر ئایا مرۆڤ تاکەی باوەڕدێنەوە باوەڕنانێ نەبوونی باوەڕ لەو ڕۆژەوەی کە خوا ئینسانی دروست کردووە هەر باوەڕدار و بێ باوەڕ هەبووە لەوەڵات ئەمە سنەتی ژیان بێ بەڵام کەسێکی شارەزا لەگەڵ ئەوام جیاوازەوە ڕاستە بەسیتر هەڵبەتە ئەوانیش دانیشن بۆ خۆیان مبەڕاتی دێنەوە بەڵام ئەکرێت شێرت نییە لەو دەقەیە لەوانەیە دوای فترێتر گەلێکیان باوەڕ دێننەوە زۆر کەسە بووە کە پێشتر باوەڕی نەبووە خۆتواتنی ئەو شتانەی هەبووە هەموو گەیشتۆتە قەناعەتێکە تەنها ڕێگە ڕاستەکەەوەی باوەڕ بێنی جوانە کاتوریان ڕێنمایی جنابتان چییە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ینی خواردنی سە بە تایبەتی بۆ مەعیدە سە خواردن هەیە زۆر تیژە زۆر عەزێتی مەعیدەدات کەسی وا هەیە خۆی ڕاهاتۆ لەسەرەوەی ئەزانێکە ئەگەر ئەم جۆرە خواردنە بخوا قورسە بۆ مەعیدەی لە مانگی ڕەمەزانە
بە زۆری ینی خواردنە چەورەکان چ خواردنێک بخورێت چ خواردنێک نەخورێز ئازێتی ماعیدەنەیە ینی ماعیدە پێویستی بەچێ لە مانگی ڕەمەزانە طبعا ئێمە مرۆڤی ئاساییمان هەیە و مرۆڤی نەخۆشیشمان هەیە ئەوانەی کە نەخۆشی معیدەیان هەیە ئێمە دایمەن ڕێنمایی ئەوەیانەکەین ئەو خواردنانی کە خۆی چەور باش نییە بۆچی باش نییە لەبەرەوەی ماوەی هەرسکردنی خواردنی چەور کاتێکی زۆر زیاتری ئەوێ لە معیدامێنێتەوە زەخت دەکاتە سەر کاری معیدە و ناوپۆش و ئینزایمەکانی لەبەرەوەیەکی لەو شتانەی ئەو خواردنانەی کە بۆ مرۆڤ بە شێوەیەکی گشتی باش نییە ئەگەر خواردنەکە چەور بێت بە تایبەتی ئەگەر ئەو کەسانی گەدەیان نەخۆش بێ یا دوانزەگریان نەخۆش بێ و هەروەها ئەو خواردنانەی کە زۆر تیژن مەسەلەن ترشێتی زۆر تفتێتی زۆر کاتێ هەر شتێ کە تون بێت یاخود تفت بێ یا ترش بێ زیاد لە حدود ئەکید تەسیرەکاتە سەر ئەو مەناعەیە کە باسمان کرد لە بیدایەتەوە وای لێیە کات تێشی یشکێنێ احتیمالی ئەوەیە کە زیاتر تووشی کێشەی بکە ئەمە بەس لە کۆندامی هەرسەخۆ ئەگەر خۆراکەکە تۆ حسابی وکەی لەشی مرۆڤەکە خۆی خۆراکێکی هاوسەنجی پێویستە ئەبێت چەوریەکەی لە حدودیەکە بێ مەسەلەن پرۆتینی لە حدودیەکە بێ ڤیتامین و شتی تیا بێ لەبەرەوە جۆری خواردن چەندێتە نەوع بێ باشترە و هەروەها خواردنەکان زۆر چەور نەبێت زۆر قورس نەبێ بۆی معیدەش ئەزێتی پێنەگا سەوزۆمیش باشە بیخواکی سەوزۆمیوە ڕیشاڵەکانی تایە و ڤیتامینەکانی تایە زۆر یارمەتی ئەوە ئەدەن جوڵانی ڕێخۆڵەکان بە تایبەتی ئەوانەی کە کۆڵۆنیان هەیە و قەبز نوشتی وا زۆرتر ئەو ڕیشاڵانە هاندانیە کە بۆ ئەوەی کە زیاتر بجوڵێن لەبەرەوەکو خۆراک زۆر ئەویش گرنگی خۆی هەیە کەس هەیە نەخۆشیێکی تایبەتی گەدەی هەبێ نابێ بە ڕۆژوبیانی یان ئەو کەسانە هەن پۆلێن کراون کە ئەوانی ئەم جۆرە نەخۆشیانی گەدەیان گرت نابێ بە ڕۆژوو بن ڕۆژوو کاریگەری خراپە کاتە سەر نەخۆشەکان بێگومان ئەوانەی کە گەدەیان لا ئەبرێت بە تەواوی ئەوان پێویستەکە خواردنی کەمکەم و زوو بخۆن خواردنێزکە لەبەرەوە تۆ توانی ئەوانە ئیزنێکیان بێ کە بە ڕۆژوو نەبن بەڵام یەکێک مەسەلەن ئەوەی کە زۆر باوە کوتمان قورحەکە و ئیلتیهابی گەدە و دوانزەگرێ ئەمانە چەند جۆرێکیان هەیە مەسەلەن ئەوانەی کە قورحەکەیان تازەیە و یا کەمە پێڵێن مایڵدا تۆ ئەتوانی لە هەمان کاتە عیلاجی بیتە و ڕۆژوەکەی خۆشی بگرێت چونکە ئەوانی خۆی ڕۆژوەگرن بەڕاستی زۆربیان خوان الحاحلەکەن لەسەرەوەی کە ئەبێ بیگرن بەڕاستەوە بەڵامی تر هەندێکیشیان ئەوەیە کاتێکە قورحەکە ئەبێتە هۆی نەزیف یا قورحەکە ئەبێتەوە ئەوەی داخستنی دەرگای مەعیدە یا احتیمالی هەندێک جار تەقینی بۆ ناوسک هەیە ئەمانە خۆی لە خۆیەوە مشکلەیە ئەوەی سێمیان کە باسمان کردەوە حالەی تاریە ڕاستە چێتە تەواوی و ئەمەلیاتەکرێت بەس ئەمانی تر ئەگەر ئەوانە بێ باشتر وایە بە ڕۆژوو نەبن تا عیلاجی قورحەکەیان وەرەگرن چاک ئەبێتەوە دوای ئەوەی کە کەوتە سەر ڕێڕاستەکە ئەتوانێت کەواتە کەس ئینکاری نەکایە هات بە تایبەتی ئەوانی کە تۆزە بەتەمەنن دایک و باوک پور و ننکوانەمان ئەڵی بە ڕۆژوو مەبە هەر بە ڕۆژوو بێ باشترین شتەوەی ئینکاری نەکات یەک دوو لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕێک و جەنابەت لەژێر ڕێنمایی پزیشکە بێت نازوریان بۆ کرێتەوە تاکی دەکەی کە ئەم کێشانەی هەیە دوایەوە تۆ قەراری بۆ دەی ئەمە بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێت چونکە حتا قورحەش ئەوانەی مەرحلەی کەمە یا قورحەیەکی کەمە تۆ عیلاجیان دەیتێ لەگەڵ عیلاجەکە باشە بن گەلێکیان ئەتوانێت بە ڕۆژوو بێت کاتور ئەو نەخۆشانی کە ئەگەنە حاڵەتێک کەسە زۆر کەسێ خۆی گیرۆدەیە بەدەست ئازاری مەعیدە یا قورحەی مەعیدە نازانێ عەمەلیات بکات یا هەر عیلاج وەربگرێ ئایا ڕێگە چارەیە عیلاج وەرگرتن جێی عەمەلیات دەگرێتەوە یا عەمەلیات و نەشتەرگەری هەر زەڕورە بۆ ئەوانی کە قورحەیان هەیە ئەم پرسیارە زۆر باشە بۆچی وەکو خۆت لەگەڵمانی لە خەستەخانە ئاگات لێ ئێمە لە نەوەتەکانە لەبەرەوەی ئەم دەرمانی قورحەیە نەبوو بەو دەرەجەیە یعنی ئەکرێت بڵێم لەم خەستەخانەی سلێمانیە لەوانەیە لە هەفتەیەکە لە ڕۆژ نەبووە یەکێک نەبوو ئەمەلیاتی قورحەی دوانزەگرەی بۆ بکرێ یا مەعیدەی بۆ بکرێ شکر بۆ خوا لەو وەختەوەی کە ئەم دەرمانە تازانە پێیابوونە لە هەمان کاتە باری بژێوی خەڵکیش باشتر لە چاو نەوەتەکانەوەمانەزانین
زۆفێکی زۆر زەحمەت بوو ئەم دوو هۆکارە بوونەتە هۆی ئەوەی ئێستا قورحەتۆ تا ئەکرێت هەر بە عیلاج چارێکی تەنها چەند کەسێکی زۆر کەم نەبێت ئەوانەی کە قورحەکەیان ئەگیرێ هەر تەنانە ئەوانش ئێستا زۆربەیان دێن عیلاجیان نەدەیتێ ئەو ئاوسانوشتە نامێنێ لە دەم ئەتوانێشت بخوا و عیلاجەکرێ و ئەمەلیاتی ناوێ بەڵامی ترێگە قورحەکە تەقینی هەبوو یاخود نەزیفێک هەبوو نەزیفەکە کۆنتترۆل نەکرا بە نازور تۆ ناچاری ڕێ بیتە بەر ئەمەلیات یا دەواازەی دوانزەگرێ ئەگەر گیرا دەواازەی مەعیدە لە لای داوزەگرێەوە گیرا بە شێوەیەکەی تر بە عیلاج نەکرێتەوە تۆ ناچاری پەنابەریتە بەر قورحەیە هەندێک جار لەوانەیە پێنیتریشنەکە ژیانی نەخۆشەکە لەبەرەوە ئێستا لە چاوجاران زۆر کەم ئەتوانم بڵێم لەوانەیە زۆربەی جەڕاحەکان لە ساڵێکە ئێستا لەوانەیە سێ نەخۆش چوار نەخۆشیان نەبێ پێویستی بە عملیات بێ جگە لەوانەیە کە ئەتەقێ و کوونە بێ وەچێتە تەواری کاکتۆر سەبارەت بە شێرپەنجە ینی شێرپەنجە کاتێک تووشی گەدا بێ مائیدا بێ لە با بڵێن لێڤڵە خەتەرەکانە یان نا ئەگەر با بڵین زوو وەکو هەب باقی شوێنەکانی دیکەی جەستە زوو فرێ بکەی زوو پێبزاندێت ئاسانترە و بکوژ نییە شێرپەنجە تایبەت بە گەداڵم بەڵێ شێرپەنجەش تەبعاً چەند جۆرێکی هەیە کەوێتە سەر ئەوەی کوێی گەدەی گرتووە لەژێر میکرۆسکۆپە چ جۆرێکە شێرپەنجە هەیە تەنانەت لەوانەیە بە عیلاج چاک بێت مەسەلەن لیمفۆما و ئەوانە هەیە لە ناو مەعیدەیە بۆ نمونە کە عیلاجیان ئەکرێت چاکە بن و شێرپەنجەی تریشە لەوانەیە پێویست بکاتەوە عملیاتیکەی هەموو مەعیدەکە لابێ شێرپەنجەی تریش هەیە کە ئەدڤانسە تۆ ناتوانێت هەر عملیاتیشی بکەی لەبەر ئەوە باشترین ڕێگە خۆی چییە دائیمەن ئینسان نازور بکات بۆی دڵنیا بێ ئەگەر شتێک هەیە چونکە ئەوانە زیاتر بە نازورەکە دەرەکەوێت ئەنێرێ بۆ فەحس نەتیجەکە دەرەچێتەوە بە جۆرەیەوە ئەگەر زوو فریاکەوی هەموو شتێک ئاسانترە ئاسانە تەنانەت ێکێ لەو شتانەی کە هەیە هەرچەند حەز ناکەم زۆر ئەمە بڵێم بەڵام هەر وریاییەکە بوونی ئێشپایلۆری یەکێک لەوانەیە کە لەوانەیە ئەم میکرۆبە ناوپۆشەکە ئەگۆڕێ بۆ ماوەیەک ئەگەر ئیهمال کرێ احتیمالە بەچەند ناوپۆشەکە بەچەند مەرحلەیەکە تێپەڕێ ئەگەر بێت و لە مەراحلی ئەوە لە تۆ نازورە بۆ کرد دەرچوو ئەوەی عیلاجیکەی چاک ئەبێتەوە تەبیعی بەڵام چاک نەبێ احتیمال هەیە بگۆڕێ احتیمالەیە با خەڵک بزانێت شەرت نییە هەموو کەسێک کە میکرۆبەکەی هەبێت تووشی سەرەتان بێ بەڵام احتیمال هەیە هەر چەند کەمیش بێ ئێمە ئەبێ هەر بیزانین بیڵین بۆ ئەوەی خەڵک وریا بێ زوو عیلاجی خۆی ئێشپایلۆرەکە مەبەستت ئەوەی کە لەناو بەکتێریای مائیدا ئەوەیە کاتور ئەو بەکتێریای مائیدەی کەسی وا هەیە هەڵە چەند جار وەجەبات عیلاجم خوارد و هەر چاک نابێ سەبەبەکەی چی یعنی چاک نەبوونەکە ئەم میکرۆبە یەشەکە لەو میکرۆبانەی کە کێشەیەکی هەیە سەبوو نمونە بە سیلیش ئەڵێن میکرۆب وانە کە نەخۆشی سیل ڕاستە نەخۆشی سیلێکەکە لەو میکرۆبانەی کە میکرۆبەکە بە یەک دەرمان چار ناکرێت تۆ ناچاری کە عیلاجی دەیتێ لە هەمان کاتە چوار دەرمانی ئەیدەیتێ یا سێ دەرمانی ئەیتێ و بۆ ماوەیەکی درێژخایەن بەنسبەت ئەم میکرۆبەش لە ڕێی فەحس و وین دەرکەوتووە کە بە یەک دەرمان تۆ ناتوانانی کۆنتترۆلیکەی اینجا زۆر بەی دەرمانەکانیش کە جاران ئەم میکرۆبە پێی لە ناوەبرا ئێستا هێوان شۆش خەریکە میکرۆبەکە ڕادێ لەگەڵ و لە ناو ناچێ لەبەرەوە تۆ ناچاری مەرحلەی یەکەم ئەو دەرمانانە بەکارێنی دوای ئەوە ئەگەر ئەوە نەبوو بە جۆرەی گادلاینەکە ئەی گۆڕیتە مەرحلەی دووەم مەرحلەی سێ چوار پایە تا تۆ ناچار بیت بتانی کۆنتترۆلی میکرۆبەکە بکەی لەبەرەوە هەندێکیان مەناعە پەیاکەن بەرامبەر بۆ ئەنتیبایۆتیکانە یەکێ لەمانەش یەکێ لەو مشکلانەی کە هەیە لە وڵاتی خۆمان زۆر بەداخەوە بەکارهێنانی دەرمانی ئەنتیبایۆتیکە لە هەموو شوێنێک لە هەموو تر وەک سەرزات هەموو کەس بەکارهێنێ تر ئایا لە سەیدەلی بێ لە دەرەوە بێ لای لەوانەیە پزیشکە بەڕێزەکانی خۆمان هەندێک جار ناچاربی نەخۆش دێ ناچارتەکەات برا تەنانەت کارمەندەکان ئێستا بە کەیفی خۆیان لە مەسەلەن شوێنەکانی خۆیان دەرمانەدەن لەبەرەوە لە وڵاتەکە تا ئێستا نەمانتوانیوە کۆنتترۆلی ڕێکخستنی دەرمانی ئەنتیبایۆتیک بکەین گەورەترین کێشە ئەوەیە یەکێ لە کێشەکانی ئەوەی ئەم میکرۆبە بۆ زۆربەی دەرمانەکان خەریکە
خۆی ڕایەنێ ڕایەنێت بەرامبەری مەناعە پێیاکە. کاتر ئەم نەخۆشیەم میکرۆبی مەعیدە بڵین بەچی دروستە بێت ئەم میکرۆبی مەعیدە ئەگوێزرێتەوە لە ڕێگەی خاولی و کەوچک و قاپ و قاچاق و تەنانەت خێزان لەگەڵ ماچ ناو خێزان و مێردوشتی و ئەمانە ئەگوێزرێتەوە. ئیتر تۆ گەلە جار سەفەرەکەی لە شوێنە لە مەتەمێ لە عادەی لەوانەیە ئەو قاپوشتانەی کە دیسپۆزەڤڵ نین بەکارە هێنرێن احتیمال زۆرە لەوانە ئەگوێزرێت یا خواردنی فاسفوت و خێرا ئەوی ناو هەندێ ئەو خواردنانەی کە هین نین لەگەڵ سەوزە و شتیشە میکرۆبەکە لەوانەیە میگەزرێتەوە. لەبەرەوە دائیمەن پاکشتنی ئەوانەش ضرورە و باسنەوە لە مرۆڤ و مرۆڤی شۆکوتمان بەو ڕێگانەی ئەو ئامێرانی بەکارێنی بۆ خۆرەک. کاک تۆڕۆڵات چەند دقیقی کەممان ماوە من حەزەکەم پرسیارێ بکەم وەک دوا پرسیاری خۆم مامۆستاژەکەشتی ماوە لە خزمەتەبی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیرینیا فەرمێ گەدەتان بکەن بە سێ بەشەوە، بەشێکی بۆ ئاو، بەشێکی بۆ هەوا، بەشێکی بۆ خواردن. جەنابە دووکو پزیشکێک ئەگەر بینی ئەمەمان ینی بۆ شیکەیتەوە گرنگی ئەم فەرمودەیە لە چیە لە ڕووی تەندروستیەوە ئەگەر وامان لە ڕووی تەندروستی زۆر ئەمە شتێکی ئاسانە. ئێمە ئێستا بە چاوی خۆمانەی بینین. بۆ نمونە کابرایەک ئێستا قەڵەوە، طبعا نەخۆشیش ئێستا قەڵەویش بە نەخۆشی دانرێ بالفعل زۆر شتی لە دوایە. سە زۆر جار پەنا ئەبینە بەرچی دوای ئەوەی کە بە عیدات چاک نەبوو یان نەخۆشەکە خۆی نەگرت پەنا ئەبینە بەر عەمەلیات دێن سێ لەسەر چواری گەدەی لابێ نەخۆشەکە چی لێ دێ دوایەوە لاواز ئەبێتەوە باری تەندروستی و جوڵە و سەحەتی باشتر ئەبێ لە جارە. لەبەر ئەوە خەڵک جارانیش کە وەختی خۆی خواردن کەم بووە و توانیانە کەم بخۆن و توانی یانە ژیانی خۆیان بە باشتر بەرنەسەر. بەس ئێستا ئەو ئۆڤەر ئیتینگ ئەو خواردنەی کە ئێمە زیاد لە پێویستی خۆمانەی خۆین هەمومانی تووشی قەڵەوی کردووە. ئەبینی وەرگمان زلە بێت قەڵەوە بین چەوری لە لەشمان زیاکە جگەرمان چەوری لەسەر ئەنیشێ ئەمانە هەمووی خۆی لە خۆی تر نەخۆشی شەکەرەمان بۆ پێیابێ زەخمان بۆ پێیابێ و شتی تر پێیابێ کەوات ئێمە ئەگەر بێت و دەرس وەرگرین لەو قارسی گەدا ئەو کەسێک کە قارسی گەدەشی بۆ کراوە ئەگەر ئاگای لە خۆی نەبێت دوای 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هێواش هێواش کە زۆرە خوات گەدەکە فراوانە بێت وەک جاران قەڵەوترە بێ و زیاتریش کاتە فەرموندەکە جێبەجێکەوانە خۆی لەوێ زۆر بە ئاسانی پیشانیە. ئەبێ وا بکەین خۆمان گەدەمان نەکشێ جۆری خواردن و خواردنەوەکە لە حدودێکا بێ تەندروست بێ ئینشاءڵڵا. تەڵان ئێمە زۆر عەزیزی ژناپەوەنە کاتوریان زۆر سوپاسی پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر فەسڵدین نەسڵدینەکەین کە بەڕاستی معلوماتێکی زۆر باشت پێشکەش بە بەرنامەکەمان کردەوە بە خەڵکی کوردستان کرد. زۆر سوپاس بە ژنابتانە و کاتمان گرتی قبولکەوەش باتەوە ئینشاءڵڵا. دوای خێرمان بۆ بکەین ئینشاءڵڵا. ئەوەش دوعامان یاخوا بەخێر کاسەکانێک کاک سەرجان حەزێتمان یاخوا بەخێر بن گەورەتان بەخێر بن یاخوا سپاستانەکە کاترجان حافظ بێ قوربان لەگەڵ کاک شەخیان ئێمە وازام بچینە لای شێفدیار و ئیتر وردە وردە کەم کەم حەزەکەم من خۆم حازرەکەم بۆ دوعاکان جەنابەت من بچمەوێ تۆ مەطبەخ بۆ منەسپێ باش انشاءالله. خێریتە دووبارە سەلام عەلەیکۆم جوان دەرچووە ینی نازانین تامی چۆنە هەڵبەت شتێتەوە دروستێکی ئینشاءڵڵا هەر تامیشی خۆش بێت. گەر باسێکی سەریعی خواردنەکانمان بۆ بکەیتەوە مەمنوون نەبینی. ئەمە دەرمە گۆشتێکە چەوری کەمە بە هەموو گۆشتێکی نەبی جوانەکرێت بۆ شێوازەبی بجنی کە وەک قاڵب دەریکە باچەکانی بی ئاوا بجنی ئەوەی لە دۆک پێڵێن هین قەلیە هەموو وردورد قەلیە بینی بە زەیتونەوە سورم کردێتەوە بە زەیتی کاشەوە بیبەرەکانیش فەرمووت وردوردی ناکەین هەر ئاوای کوڵێن بەساغی کوڵان دەمە دواتر لەگەڵەوە تێکەڵەماتەکە بە ساغیەکە بە قاژم کردە بە قەراغی هەندی کۆرێک بەکاربێنەوە ئەمە زەڵاتەکەیە ئەمە زەڵاتی زەڵاتی چی منشاوی بەڵێ پیاز و پیازی ئەم پیازە سوورە مۆرە باون ئەکرێ زۆر خۆشە لەگەڵە بەڵێ پێکاتەکانی پیازە هەنارە بەڵێ ئەوە کەرەوزیان جەرجیری هینە جا چیناوە کەرەوز و معدەنووسن کەرەوز و معدەن ڕاستە شێف دیارە وترێ پیاز ئەگەر ترشی پیا بکەیت
بۆنەکەی کەمترە کەمترە بێ بەڵێ من ترشیشم پیا کرد دەشین سماق جاترشم پیا کردەوە بەڵا ئەم نەچی لەرادا ئەم ێوەش جەلەمە بۆ کاتی بەربانگمە حازرەوە پاک و خایەن کراوەتەوە شراوەتەوە بۆ کاتی بەربانگ ئەم هەرخواردەکەمان هەم خواردنی بەڵین ئەمە هەم زەڵاتەکە میسری وانە بەڵە زۆر باشە دەستچاوت خۆش بێ دوێنێژ ئاگام لێ بوو دکتۆر محەممەد باسی لەم بەهاراتانەش کردوتی زۆر گرنگن لە خواردنا بەکار بهێنە ئێستەمە پەپریکاکەی تایە بەلبەرتیایە ئەوەسیری هەڕاوی تایە کەمی زیرەم تێکردووە ئەوە تۆ دەستکاریم کردووە لەش ساخ بێ شتێکردمەوە بڵێ ناوەڵە دەستە خۆش دەست خۆش بێ منیش لێرەوە ئیتر ستۆدیۆی گوڵستان بەجێ ئێڵین بۆ مامۆستا شێخ فاتیح بە دوعاکانی کە وردەوەرە بەرەوە ئەوە ژەڕوین کە بانگ ئەدا لە شار و شارستەکان بێگومان یەکەم شوێن لە پارێزگای هەڵەجە بانگایەت دوایی سلێمانی کەرک و هەولێر آخر شوێن دهۆک بانگایەت بەڵێ ئیتر ستۆدیۆی گوڵستان بەجێڵم بۆ مامۆستا شێخ فاتیح و دوعاکانی هەتا ئەڵقەیەکی نوێ لەلایەن منەوە خواتان لەگەڵ بێت دەست خۆش بکەکتان نەگەیان خوا سەرکەوتان کە إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا رب العالمين يا أرحم الراحمين. لسر همو ناز ونعمة كانت يا رب سپاس و ستایشتەکەین حەمد و سپاسی بێپایان بۆ سرجەم ئەو نعمەتانی پێ و بەخشیوی بۆ ئەو هەموو ڕۆژ و ساڵانەی کە بە لەشی ساغ بردومانەتە سەر ئەگەر سەعاتێک ڕۆژێک چەند مانگێکی دیاری کرا و نەخۆشیش بوو بین شیفات بۆ ناردوین حەمد و سپاسی بێپایان بۆ تۆ یا رب. یا ربی خوایەکیان نازانین بە چه زمانێک بە چه لوغەتێک بە چه دەستبەرزکردنەوەیەک بە چه دڵێک بپاڕینەوە لە تۆ سپاسی ئەم هەموو نیعمەتەی تۆ بکەین یا رب. الحمد لله بەسەر نیعمەتی ئیمان، الحمد لله بەسەر نیعمەتی تەمەنێک کە پێت بەخشیوین، الحمد لله لەسەر نیعمەتی وجود و بوونمان لەم دنیا. ئەگەر هەر یەکێک لە ئێمە لەم دنیا نەبووینایە و ئێستا وجودمان نەبوایە هیچ کەس زەرری ناکرد، کەسیش پێی نازانی، نەیشە بۆ گلەی لای هیچ کەس. سپاس بۆ تۆ کە نیعمەتی وجودت پێبەخشیوین. لەم نیعمەتە گەورەتر سپاس بۆ تۆ یا رب کە نیعمەتی ئیمانت پێبەخشیوین، کە دامەزراویت پێبەخشیوین، کە ئێمەت گەیاندۆتە مانگی پیرۆزی ڕەمەزان، کە فێری ئەوەت کردوین لێت بپاڕینەوە. سپاس بۆ تۆ یا رەبی کە لەم کەناڵە خۆشەویستەیە لەم تەنگی مەغریبەیە بە ئامادەبوونی هەزاران خوشک و برای ئیماندار کە بازنەیەکی معنەوی کە هیچ کەس نایبینێ فریشتەکانی تۆ و ذاتی تۆ نەبێ یا رەب دەستەکانمان بەرز کردوێتەوە. ئامینەکەن بۆ دوعاکان، خوایە لێمان خۆش بە. سپاس لەسەر ئەو نیعمەتەی کە ئێستا دەست بۆ تۆ بەرزەکەینەوە و دەست لە کەسێکی ترپان ناکەینەوە. سپاس بۆ ئەو نیعمەتەی کە ئیمانێکی کامڵێ پێبەخشیوین و بە ڕۆژوو ئەبین، دامەزراومان کە و ئیخلاص و ئیمانی کامڵمان پێبەخشە. نیعمەتەکانت زۆر زۆرن یا رب. الحمد لله لەسەر نیعمەتەکانت یا ربی خوایە شیفای هەموو نەخۆشەکان بدە، ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە، ئەوانەی نەخۆشی جەستەییان هەیە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی کەم ڕزقن خوایە ڕزقی واسعیان پێ ببەخشە یا رب، ئەوانەی کیرۆدەن بە مناڵی ناساڵح مناڵەکانیان بۆ ساڵح بکە، سفرەکانمان زیاتر دەوڵەمەند بکە، بە تایبەتی سفرە معنەویەکانمان یا رب ئیخلاص و دامەزراوی زیاترمان پێ ببەخشە، ئیمانی کامڵمان پێ ببەخشە، عەفو و مەغفیرەتی خۆتمان لێ دوور مەخەرەوە. ئێمە عەبدی تۆین یا رب. ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بۆ لای تۆ، ئەو سەعاتەیە گەڕینەوە بۆ لای تۆ، ئەو دقەیەی یا رب العالمین، ئەو چرکە ساتەی کە ڕۆحمان تەسلیمەکەین بە ناچاریش تەسلیمە بین،
بەڵام هەرەبێ تەسلیم ببین یا ڕەبی خوای گیان بە ئیمانی کامڵ بە عاقبەت خێری بە دامەزراوی بۆ هەموو ئەو ئازیز و خۆشەویستانەی ئێستا دوعاکەن و ئامینەکەن لە هەموو بەشەکانی سەرزەوی لە هەر شوێنێکا کە چاوێن لەم بەرنامەیە کە گوێیان لەم بەرنامەیە کە دەستیان بەرز کردوێتەوە یا ڕەب بە تایبەتی هەموو کوردانی ڕۆژاوا و هەموو کوردانی ڕۆژهەڵات و باکوور و باشووری خۆمان یا ڕەب العالەمین سەرجەم موسڵمانانی دنیاە ئەرحەم الراحمین هەموو خوشکوبرایانەمان کە لە دەرەوەی وڵاتن و ئاگداریان بەرنامانەی ئێمن و زۆر دڵیان بەم دوعایانە خۆشە یا ڕەب دوعاکانیان هەر موسڵمانێک دوعاکانیان هەر دوعایەکەی ئێستا لیان وەربگرە بۆ ذاتی گەورەی تۆی دەوڵەمەندی ڕەها زۆر ئاساییە هەر نیعمەتێ داوایەکەن پیان ببەخشی یا ڕەب پیان ببەخشە داوا لێکەن لە هەر بەڵاو موسیبەتێ دووریان بخەیتەوە دووریان بخەرەوە سەرفرازی دنیا و قیامەتیان پێ ببەخشە ڕەحمیان پێ بکە مناڵەکانیان بۆ ساڵح بکە یا ڕەب العالەمین دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە و قبوڵیان بکە قبوڵمان بکە لە عەبدەکانی خۆت یا ڕەب یا ئەرحەم الراحمین قبوڵمان بکە لای میهرەبانی و مەرحەمەت و سۆز و شەفەقەت یا ڕەب العالەمین بۆ ئێمە بەکاربێنە ئیلاه العالەمین بە چاوی مەرحەمەت و میهرەبانی بۆمان بڕوانە یا ڕەبی خوای گیان قەهر و غەزەبمان لێ نەگری داماوی ڕۆژی قیامەتمان نەکەی هەڵ خریسکاوەکانی سەرپردی سیرات نەبین داماوەکانی مەحشەر نەبین یا ڕەب العالەمین ڕووزەردەکانی مەحشەر نەبین لە بارەگای تۆیە خەجاڵەت نەبین یا ڕەب تعزیبی خەجاڵەتیمان مەدە ئیلاه العالەمین تعزیبی فرامۆشیمان مەدە و فرامۆشەکانی قیامەت نەبین وەرگیراوەکان بین و داغڵ بە بەهشتی باڵای خۆتمان بکەو لەسەر ئاوی کەوسەر لە خزمەتی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەشمان بدە لە نیعمەتەکانی خۆت یا ڕەب ڕەزامەندی خۆتمان داوایە ئیلاه العالەمین ڕازی بە لێمان راضي بليمان يا إله العالمين يا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين عفو من كولي من خوشبا اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.